بێزاری لە گرانی و خاوی هێڵی ئینتەرنێتەکەت؟ لە هەلێکی ناوازەدا کۆمپانیای فاستلاین بە هاوکاری کۆمپانیای کورتێل ئۆفەرێکی تایبەت بۆ ماوەیەکی دیاری کرا و دابین دەکا کە پێک رادیۆی ملی گەڕیان بانگی هەمووانە. بۆ ڕیکلامکردن لە رادیۆی ملی گەڕیان پەیوەندی بکەن بە ژمارە موبایلی 1970 155 95 87. سڵاوی خواتان لێ بێت بیسەران و بینەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی پێیجی میلی گەڕیان. خوای گەورە ڕۆژ و عیبادەتی هەموو لای قوبوڵ کات. خۆمان بە خۆشحاڵە زانین ئەمڕۆ هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی تری بەرنامەی هەلەو حاجی کە ناوی بەرنامەکەمان گۆڕیوە بە هەلەو حاجی. خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئەمڕۆ خزمەتێک بە ئێوەی خۆشەویستکەین. خۆشەویستان، میوانی ئەمڕۆی بەرنامەکەمان میوانێکی ڕۆحسووک، میوانێکی قسە خۆش. ئەویش ویستم لە بەرنامەی یەکەمی هەلەو حاجی میوانداری برای بەڕێز و خۆشەویستم کاک جەلا گۆڵەی بکەم. یەخوا بەخێ بێت سەر و سەر چاوم. زۆر زۆر سپاس بۆ جەنابت. منیش سپاسی جەنابت دەکەم بۆ ئەو ڕێزە کە لە منتنا. دەستخۆشی بەرنامەکەش لێ یەکەم بەرنمەیەکی زۆر سەرکەوتو، زۆر جوان و زۆر چالاکە. خوای گەورەی شەڵا شپای باوکی بە ڕێزی شێبا هەڵبەت نزیکەی مانگە جەنابت لە تاران بوویت و خەریکی ئەو بووی. ئیشەڵا خوای گەورە شپای خێری بۆ بنێرێت. شکر باشەوە خوای گەورە بە زیادە سپاس بۆ خوا. خوای گەورەی شەڵا شپای هەرچی نەخۆشە لە هەرێمی کوردستان و لە هەر چوار پارچەکەی کوردستان و لە جیهانی شابدا. هەڵبەتە من بە باشم زانی خۆشم کە لە یەکەم بەرنامەی جەنابتە بەشداری بکەم بە فەخرەوە بە ڕێزەوە. سپاسی ستافی رادیۆی میلی گەڕیانەکەم، کاک ڕێباز و کاک جەزا و کاک ڕازگۆ و کاکە حەمە و کاک بورهان و هەر هەمویان دەستخۆشی لە جەنابی شتەکەم و زۆر زۆر سپاس بە ئەو حرمەتەکە لە منە. قوربانە بەخێربەی گەورە و کردین کاک جەلاجیان. خۆشەویستان، ئێوەش دەتوانن ڕاستەوخۆ بەم دوو ژمارە تەلەفۆنە پەیوەندیمان پێوەکەن. هەت پرسیارێکتانەیە لە منیان لە کاک جەلالی خۆشەویستیا هەر داواکاریێکتانەیە ئێمە لە خزمەتان نابین. ژمارەی ئاساسیەڵمانەیە 1970 471 52 64. ژمارەی کۆڕەکیشمانەیە بۆ وانەی لە دەروی وڵاتە نەتوان لە ڕێی ڤایبەرەوە یاخود لە ناوخۆ 1950 727 85 35 ئەتوانن ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوەکەن. ئێمە لە خزمەتی ئەوی خۆشەویست بین. خۆشەویستان بەداوای لێبوردنەوە کە من ماوەی تقریبی بۆ 3-4 هەفتەیەک نەمتوانی بەرنامە پێشکەشکەم بەهۆی چەند ئیشوکارێک و چەند سەفەرێکم لە ڕێبوو چوون بۆ دەروی وڵا بۆ تاران. بەداوای لێبوردنەوە ئیتر لەمە دووە هەموو ڕۆژانی شەممە کاژمێر 3 بۆ 4 یینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی هەلەو حاجی. کاک جەلاجیان بەڕێزێ بە قسەی خۆش بەناوبانگی ڕاستە. جا هەموو بەرنامەکانیش هەن لە بەرنامەی بەڕێزەوەی خۆت و لە میوانداری هەست کەناڵێکە کریا خۆت هەر رادیۆیەکە کریات پیجێکەکری بەڕێزت حتمما شتێکی خۆشی تێفڕێی. بەڵێ طبعا منیش ئەمڕۆ بەرنامەکەم فریە پێشکەشە بە تۆ، یعنی حەزمەکەر هەتووە من ناتماتوە ئیتر خۆ پێشکەشەکەم هەموو شتێک خۆ بوویدا. هەڵبەتە تۆیش ممەسیلێک ئەکتەرێکی زۆر سەرکەوتوویت. من خۆم پێشەوەی کە بێمە رادیۆی میلی گەڕیان من و تۆ وەرە هاوڕێ بووین، بەڵام لێرە جەنابتم ناسی بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم. بریا زۆر زووتر تۆم بناسیایە چکات تۆ کوڕێکی دڵپاک نەڵێم لە ڕووی کوڕێکی دڵساف، کوڕێکی بە هەڵوێست. یعنی من فەخری پێوەکەم کە هاوڕێیەکی وەکو جەناب لە ژیانی منایە. ئێستا وەکوتم خۆشحاڵە بووم ئەگەر 15 ساڵ لەمە بە پێشاواتێکەڵە بوومایە هەم هی تۆ هەم هی ئەم ستافە جوانە. چکا کاک سامان هاوڕێی جوان و هاوڕێی بە موقیف زۆر بە زەحمە دەگیرێت بە وەفا. تۆ پیاوێکی بەرامبەری من وابووی تر حرمەتەن ئەبێ هەروایش بی بەس بەرامبەری جەلال گۆڵەیی وابووی. هەموو جارە ئەحمە و بێکەس لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە. زۆر بە جوانی باسی تۆ یەکرێی و سامان چەنە بەڕوو جوانە ئەو نش لە ناخات جوان. حاجیان چاوی منی هەڵبەتە هاوڕێمە لە فەیسبوک، یعنی بەردەوام ڕۆژانە کۆنتاکتەمانەیە پەیوەندیمانەیە هەموو شتێکمان بێکەوە. بەڵێ ئەحمە و بێکەسیش منیش هاوڕێی 30 ساڵەمە. هەڵبەتە مناڵ بووم لە بەردەستی ئەحمە و بێکەسا بووم. تەجروبەی زۆریشم لە کاک ئەحمە و بینیوە و بیستووە و لێشیەوە فێر بووم. ڕێزم بۆی هەیە. لە دەستپێکی بەرنامەکەمانە شتێکی خۆشی کاک جاسمی سازر بۆ بازەکەم لێرەوە حرمەتی تایبەتم بۆ مامەسا جاسمەیە. لەم ڕۆژانەیە لە دوکان بەیەکەوە دانیشتبووین باسی نەکەوتم بەخوارەی کرد. لە دوکانەکەی کاک جاسم دانیشت بووین، دوو خوشکی بەڕێز هاتن. هەڵبەتە ئەو دوو خوشکە زۆر لە با بڵێن عایلە ڕاقیەکانی سێمانیە چوون.
دووکانەکەی پێشووی کاکجاسمیژەوەی سەرجادەکە ئەو بەربا بڵین تۆزێ پاتاڵانە بوو لەگەڵ ڕێزمە جاسم گوێی نایە با بڵین ئیتر شت بەسەر یەکاکەوت بوو با بڵین عەرزەکە پیس و چەپەڵ بوو منیش کە دانیشت بووم ئەو دوو خوشکە هاتنە ژوورەوە وتیان جیتارێکی یاماهای 30-40 ئەوان لێرەیە دانیشت بوون دوو کورسی لێ بوو منیش لە پاڵ کاکجاسمە گوێمان لە بەرهەمێکی کاکجاسمە کرد وەڵام بزانی جیتارەکەی بۆ داگرتن و نەسپمان نەکرد کاتێکم زانی عیب نەبێ یەک مشک ڕێک لەسەر مێزەکەەوە هاو بە بەردەمی من و مامەسا جاس میوانی قەت ناتوو خواشایەدە من کە سەیرم کرد ئیتر خۆ پێم زۆر سەیر بووتم باشە مشکە چییە بۆ خاتری خوا مامەسا جاسمیش هیچ خۆی تێک نایە ڕێباز سەیری کرد وتی کاتی نییە بڕۆ دەیلاچۆ تێگەی دوو ئافرەتەکەش ئاوا سەیریان کرد یەکیان وتی وی باوشیان کرد بە یەکە باو کەڕەوە چییە جاسم وتی هیچ خۆتان تێکمەیەن ئەو مشکاوە هی خۆمە و خۆم لێرە بەخێوی هەڵبەت من عەبەسام من شتیوان بە کاک جاسم نەبینیوە بابە مشکی چی بەخێوکردنی چی بڕوان پێ بکە سوبحان الله ئەو کاک جاسمە بە مشکەکەی وتی بگەڕێرەوە بچۆرە شوێنی خۆ ڕێک مشکەکە ڕایەوە ڕۆی هەڵبەت من یەکسەر سرم کرد بە ژێر مێزەکەی ئازانیم کە ئەمە ئەسڵ و ئەساسی نییە وەڵا ئافرەتەکانیش خوا کاک جاسم مامەسا ئێمە لێ ترسین و نازانم چی وتی نا ئەم مشکە لە ئێرانەوە بۆیان نردوم خۆم بەخێوی یەکەم ئەوە کاتی نان خواردنە جا لە کاتی ژەمەکانە یەتە سەر مێزەکە و ئیتر ئاساییشتی ئێمێ وەچێتەوە شوێنی خۆی هەڵبەت ئەو دوو ئافرەتە داماوە هەتا جیتارەکەی بۆ نەسەبکردن و یایانێ قاچیانە لەرزی هەر سپی فرد لە مشک و زۆر ئەترسێ هەر زیاد لە حەد وەڵا وتیان کاکە عیبی نییە و پارەکە معاملەشیان نەکرد پارەکەیان خستە سەر مێزەکە و جیتارەکەی بە پێچانەوە ڕۆشتن یەک سەری جاسمم کرد وتم یاخوا سەرێ لە قوڕ نەیهاتی وتی جەلال وتما وتی تۆ ئەو سوتفەیە و بینی وتم وەڵڵاهی زۆر سەیر بوو وتی ئێرانی چی و مشکی چی وتی لە تەریقیان نەمزانی چی بکەم ئەی وتم چۆن بۆ هاو ئەوتی مرد و مرێتەوەم هەموو بۆیە با منیژەوەم بۆ بێ لێرەوە ڕێز و حرمەتم هەیە بۆ کاک جاسم هەردوو چاوی ماجەکەم ئینشاڵڵا بە هیوای ئەوەی کە ڕۆژوانانی بەڕێز سیج نەبێت سەعاتێ وایان لێ بکەین کە با بڵین لە تونیەتی و لە بیرسێتیان لە بیر بچێتەوە و لە دەستپێکی بەرنمەکەیە داوای لێبوردنەکەم ڕەمەزانە ئەگەر قسەیەکی خراپ بکەم داوای لێبوردن لە جەناب و لە بینەرانی بەڕێز بەرنمەکەوتمان کاک جەلاجان ئێمە ڕێزمانێ بۆ هەموو لایەک حرمەتی مانگی ڕەمەزان لەسەر و هەموو شتێکەوەی بۆ ئێمە زۆر ڕاست بەڵام شتەکە ئەوەی کە ئێمە بەسەر هات و قسە خۆشانەیکەین هەرکە بۆ ئەوەیە بزێک و خۆشیە بخینە سەر لێوەکانی ئێوەی خۆشەویست ئەگینە ئێمە پێمان باش و بەرنمەکانمان زیاتر بخینە دوای ڕەمەزانیش بەڵام داواکاری بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوە بوو کە لە مانگی ڕەمەزانە خەڵک کاتی نییە حەزەکە جۆ لەو بەرنامانە بگرێ و متابعەی و بەرنامانە بکات جا شتێکە پێ بڵێم ئەی ئەم تاخیربوونەی تۆ یعنی حاجی کاک جەلاجان لە کۆبوونەوەی کابوون بە داوای لێبوردنەوە بەڵام کۆبوونەوەکەم هەمووی یعنی مەسافەی ڕێگاکەم لێوە تا گەشت بە قەنات 10 دقە بوو بەڵام بڕواکەی لێرەوە بە 25 دقە جاتوم سایرم تا خۆتە گەراجەوە ڕێگە نییە زۆر قەرەباڵە بوو بە بۆنی جژنەوە ئیتر دەوبان و گەراجەکانمان قەرەباڵغە ویستم هەر سارەکەسە جادێ فڕێ بە من داوای لێبوردن دەتووەکەم ئێمە ئەوە بوو ڕکلامیشمان بۆ کرد بۆ بەرنامەکە وتمان کاتژمێر 3 بۆ 4 من 10 بۆ 3 لێرە بووم حاجی بەس ئازایەتیەکەی من ئەوە نەبوو منیش لە خەسخانە بووم لای دایکم با بڵێن گەورەشی فایدایکشی بە دەسێ ماجە شەوێ کاک جەزا ئاماژەی پیا و پێی وتم وتی دایکی نەساغە و لە خەسخانەیە باری دەڵا لێرەوە خوای گەورە بیکە بە خاطری ئەم مانگی ڕەمەزانە خوای گەورە شیفای دایک و هەموو ئەو نەخۆشانش بە ئێستا چاوەڕێی دوعا و نزا و پاڕانەوەی ئەو خەڵکەن ئێمە لێرەوە دوای شیفایەکی باشیان بۆ خوازین پەیوەندیکی تەلەفۆنیمان لەگەڵا کاک ڕەفعەت لە گەرمیانەوە کاک ڕەفعەت گیانم کاتۆ باش باش دوای لێستانی بۆ بەڕێزتانەوە بۆ مامە جەلالی شەکەن قوربانی چاو بم بەنای کاک جەلالیشەوە ڕێزمانێ بۆ چاو ماجەکە تەوەرەکەی ئەمڕۆتان لەسەر چی مامۆستا وەڵاهی ئێمە بەرنامەکەی ئمە تەوەروشتی نییە هەڕێ خۆتی بیاکە قسەی خۆش و بەسەرات و هەمووی بەلاوەزان لەسەر چی دەشە مستێزان بابەتەکە بان چیە وەڵای ئێمە بەرنامەکەمان پێشتر بەرنامەی وتی وتی بوو بەس ێستا ناوەکەیمان گۆڕێ بە هەلاو حاجی جا بەرنامەکەی ئێمە تایبەتە بە هونەری بابەتی هونەر و ئەمانەی تر لەمە دواوامان لێ کردو بەرنامەکەمان یعنی هەموو چین و تێژەکان بگرێتەوە لە هونەرمەندان و ڕۆشنبیران و شاعیران و ئەدیبان و تێگەی هونەرمەندانی میلی شەوانەی کە بەرنامەکەی ئێمە قوبڵ ئێمەیان خینە سەر و سەر چاومان جا بەڕێزیش هەر پێشنیارە داواکاری ئەگە شتێک دێمە لە خزمەتین وەڵا حەزم کرد بەشداری بکەم و دەستخۆشی دانێ بکەم و من ڕۆژانە بەردەوام پەیوەندیەکەمە ڕادیۆکەوە گوێگری و ڕادیۆ مەڵێ قوربانی چاوم بەڕێزی سپاس دەکەیت کاک ڕەفعەت گیان
خدا و ڕێزمێ بۆ مامە جەلالیش پێم خۆش و پەیوەندی بکەم قوربانێ بم کاکە ڕەفعەت گیان تۆ چاوی ئێمەی زۆر 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 بەڕێز گەلێوەی شتێکتانیە من حەزم کرد پەیوەندی بکەم بەس خۆشیت چاو ماجەکەین سپاس بۆ پەیوەندیەکە و هەر لە خۆشییا بیت کاک جەلای جان تۆ طبعا ئەگە بڵێم لەگەڵ هونەرمەندان و هاوڕێیان و زۆربەی کەس سەفەرەکەی بۆ دەرەوەی شار و بڵێن بۆ ڕاوە ماسی و بەسەرهاتی زۆرتان هەیە وەڵا بە تەکید حاجی گیان بەس ئیتر خۆشترین بەسەرهاتێک کە بەسەرتانە هاتی بێ لەگەڵ هاوڕێ زۆرتان هەیە بەڵام کامیان بەلای خۆتەوە زۆر خۆش بوو کە ئەها چاڵە بۆ یەکێک هەڵکەن بێ و تێکەوتبێ طبعا لەگەڵ ئەو برادرانەی خۆما با بڵێن کاکدانا و کاخالید و کاگاراز ڕەباتی ڕێزم بۆ یەک بەیەکیانێ زۆرن کاگ ئیسماعیلوانە کە ئەچینە دەرەوە بۆ چەم و ئەوانە کە مەنەحتەواوە بێت هەڵبەتە من خۆ دەزانی ئێمە خەڵگەمان ناسێ ڕۆژێ چوین بۆ منتیقەی شارباژێر سێ چوار تۆڕمان نایەوە ئێمە نیوەڕوان کە ئەگەینە ئەوێ سێ چوار تۆڕەنەینەوە پێڵین تەقەڕا عیب نەبێ بە شەق و دارەکەوینە ئەو چەمەگە بن بی و پەرچ ماسەکان ڕاونن تۆڕەکانیش حەسریەکەین و ئەوانە ئیتر ئێمەش کە دابەزین مەجموعەیە گەنج تۆڕێکی سینیان پێ بوو تاوان ئەو تۆڕە سینیانە هیچ نینە دو جارە دوو جاریش بەڵێ بەکاری ماسین مەرخوی پیاکەرم دیوێتە دەرەوە بەڵێ ئێمەش بە قورئان لە قەڵاتزیە بۆمان دروستەکەن بە هەزار تەکلیف و تەکلیفکاری تۆڕێکی 50 مەتریمان بە 7-8 بۆکەن وەڵا تۆڕەکانمان نایە و تەبعاً مەسافەی هەیە بێ بڕۆی سێ چوارێکمان لە ئاوەکەی و دوانیش لە دەرەوە تۆڕەکان نەکاتەوە ئیتر کە تۆڕەکەمان دانا ئێمە بەرەو خوار ڕۆشتین چاوم تێوەی بوو کاکدانا لێرەوە ڕێزم بۆی هەیە تۆزێ چاوتیژە و حەزی زۆر بەڕاو و ئەو شتانە هەیە قەتیش ماسی ناباتەوە مەگەر چۆنا هەمیە بە ئێمە ئیتر سیارە و تۆڕ و هەمووی ئایدیەوە وتی جەلال وتم ماوەتی ئەو کوڕانی کە مەرحەبایی تۆیان کرد ئەو تۆڕە سینیان بەلای تۆڕەکەی ئێمەیە برد ئاخر تۆڕ لە تۆڕە گیرێ بەڕاستی وتم گوێیان مێرە کاکدانا مەرحەبایی منیان کرد قەی ناکات گوێ مێرە ئیتر من هەر متابعەمە کرد لە ناو ئاوەکەی ئاوا شڵپە شڵپ و تۆڕەکەمە هێناوە برد بەلاچاویش سەیرمە کردن زۆر دڵیان باش بوو ڕێزم خۆیانەیە تۆڕەکەی خۆیان داناوی ئێمە ماسی چاکی پێوە وڵایەکیان ڕێک لەو سەری لی کردەوە ئەمی تریشیان دەو سەر ئاگام لێ بوو تۆڕەکان برد ئەوەی ئێمە منیش تۆزە بەغالەتم نییە بۆ ئەو شتانە کوورەوتم دەدڵی خۆما دەقەی چێکا با ماسیەکەی لێ بکەنەوە ئەگەر تۆڕەکەشمان بۆ دانوان تۆڕێکی سینیان بێنن بەجێشتووە بەخوا خاڵ ئاگام لێ بوو علاگەیەکی ڕەشی دەبڵی خۆڵیان نا بەتەما بن تۆڕەکەی تێ بکەن وتم کاکە وتیان ناوتم بە قورئان تۆڕەکەیان برد وتی چۆن وتم برا وتم ئەو تۆڕە سێ پەنجەکەشە تۆڕێکی زۆر باش بوو جوان چنرا بوو کورە نەخەی کورە وەرە کورە مەیە کاکە بەناو ئەو ئاوەیە و بە وشکانیە شڵپ و ڕامان کرد وەڵا کە چوین دوو کوڕی گەنجی قۆزیش بوون هیچ خۆیان تێک نایوتیان کاکە و هاوەرهاوارە چییە کاک جەلا چی بووە وتم چی بۆ مردم درێکوا و تۆڕە وتی وەڵا کردمانەوە علاگەیەوە کردوتم دەری بێنە کاکەوەی ئێمە بوو وتی بەچی ئازانی وتم با بە پەتەکەی ئێمە زەردە دوو دەبەشی پێوەیە هی ئێوە ڕەشە سینی هەر هەمی ڕەشە سەری پەتەکەی و قڕقوشمیشی پێوە نیە ئێمە قڕقوشمی پێوەیە وەڵا زۆریشم پێ ناخۆش بوو هەڵبەت کە دەریەنە وتی وەڵی لێمان تێکسو وتم وەڵی بەس ڕاز ناکەی لەگەڵ وتی بەخوا وتم بەخوای گەورە لێو تێک مەرە جادوو بزەی پێوە بوو ئەمنە وتم گوێ بگرەوتی ئەوتم لەبەر حرمەتی ئەوەی کە ئیتر خۆ من نازانم کوێین و چێن بەس لەبەرەوەی کە گەنجن بەسەر چاو خواشایەدە ڕێک ماسیەکەم بۆ لێکردنەوە 2 کیلۆ زیاترە بوو بۆم کردنە علاگەیەکە وتم ئامۆزاگیان وەڵی داوات کردایە بەخوا خۆمە مایتێ پێویستی بەوە ناکرد کەچی دوایی وتی وەڵی کاک جەلال نەمانزانیوە دڵتان باشە ئەجینا تۆڕێشتریشمان هەڵەگرتەوە وتم بابە بڕۆ خۆ بیکە بە خاتری خوا و پێغەمبەر وتم ئەوە من دڵم باشە جینا و برادرانیتر لە خوارەوە نەرەیان کوشتن دەسەری ئەگە بۆ ماسیەکەش بۆیە بەر ناکە بەنی بتانە کەچی کوڕی باشەوی بۆ تۆڕێکی تریژەڵ نەگرینەوە وتم ئەی بوو یەکجاری لەمە دو ڕقەمەکەم وەرگرەکەهاتین بۆ ڕاو پێ دەڵێن و وەرە لەگەڵمانە وەکو برا بەشیەکەین ڕێز و خۆشەویستی مەیە بۆ برادرە ڕاوچیانە بۆ هەمیان جا کاک سامان ئەوە زۆر جار لە کۆمنتا بۆ من نووسن ئەڵێ باشە ئەم برادرە خۆی پێشکەشیەکە ئەو نا ئەڵێ جاوەرە گەن بەقابلەی خۆی بێت ئێمە ناڵم بەرنامەکە ئیتریۆمەتە خەجاڵەتەکە بە تۆ زۆر خۆشم حازر نەکرد بوو هەڵبەتە هونەرمەندی خۆشەویست خوای گەورە لێی خۆش بێ کاک جەزاقڕگەی من زۆر ئیشم لە ڕۆحیشاد بێت ئەم ڕێگامە ڕۆژی خۆش بەداخەوە خوای گەورەی ئیشەڵڵا بە بەهەشتی بەرینی شاتە ئیشم زۆر لەگەڵا کرد زوو بەڵێ منم یادگاری زۆر هەیە لەگەڵی زوو بێکشۆ دەرەچون بۆ هەنگ دەتۆ یەک دووشتی ئەگەر ئەویش لایە هەر وەڵی من نایڵێم بەڵام بەخوا تۆ زیاتر تێکەڵ لەگەڵی ئاهەنگێکی بووزاوەمان کرد لە
ئەم منتیقەی شارە زورە دێ وەڵی ناوی دەکەم لە بیر چۆتەوە بە خۆڵە ئەڕۆشتی نزیکەی سێ چارە پێنی ساعت کە چوینە ئەوێ زۆر حەفلەکە قەڵەباڕ بوو ئەمجا تەپ و تۆز و بیگرە و بەریەیەک بوو هەر مەپرسە دەستمان پێکرد ئێوارەکەی دەسترا بە حەفلە و شەو خەوتین و بەیانی زووە ساینەوە کاتە عادە دوا بوو یعنی بڕوا قەنەعەتم پێ بکەن لە دەوام ناخۆشتر بوو حەفلەیە و کاتە کاکە تۆ جاری وا هەیە دەوامەکە و سێم حەرەز بی 12 بۆ 2 چوارەم بی 2 بۆ 4 ئەم ئەوە نەبوو سعات 1 و نیم 2 خەوتی سعات 8 بەیانی باوکی زاوا گەشتە سەرەوەی براستن درەنگە ئەوە بوو گەیشت ئیتر نازانم ئەم بوو کە داماوە یا بێن نەخەوت بێ یا بێت لە 6 بەیانی هەڵیان ساندووە بۆ جوانکردن و نیچازوە شتانە خۆ پارەکەشیان خەسارە کرێت جینا قوڕ بەسەرە کاک بهار زانێ لەگەڵ بووکو زاوا دابەزی دوای سعاتێتر بوو گەبووە ئاوا بەسیلەی ڕەحم سەیرە کردایە بوو بەخۆ جارە زاوای داما و بۆ دریانە کراسی سپی چاکەت و پانتۆڵیان بەکرێ بۆ هێنا طبعا ئەوی تەرایی هەیە وەرە بۆ دووتبا بە تەرایجی کوڕاسی ڕانە چێشاوی ئیجازە وەرناگرێت بەکرێیان نایە بە 40 دینار بەخوا یەک بۆین باخی سووری تۆخ و داماوە جا ئەو زاوا بەڕێزەک بە ناوی خوا کلاش و چاکەت و پانتۆڵی لەبەر کرد و زۆر جوان بوو ئەوە تێگەڵی کردووە جا ئەو یەک پارچەیترەوە نییە ئاوڕشێنەکەن کاک بوران سەرچۆپی گرتبوو جوان کلاشەکانی و باوکی بابە سەمپورە ڕووی کردبووەوە خۆی ئاهەنگەکە زۆر خۆش بوو تەواو بوو کە تەواو بوو ئیتر هەڵبەتە ئێمە چاوەڕێ عەقدی حەفلە ئیتر 500 دینار بوو 400 دینار بوو هەر فیرقەی و بەپێی هێنی خۆی ئەی کرد وتی تەبەڕوعەکەم حساب کرد و ئەو شاباشەکە وتم کاک جەزا ئەی عەقدەکەی با بڵێن وتی جەلا گیانتماوتی لە دوای پیکابەکەیە منی ژۆم زانی خسوێت شتێکەوە یا جانتایە یا جیرفانی سایزەرەکە و لە دوای هینەکەوەیە وەڵای تر سەرکەوتین لە ستاوت بوو لە ستاوتەکەی و گەشتی نزیکی سەیتەرەکەی سەرکارە زە و کاتە سەیتەرەکە لەم سەر بوو ئەرێ وتم کاک جەزا باڕێ لە دواوە ئەوە چییە ئێوتی ڕۆڵە جیسکەکانە تم جیسکی چی وتی وەڵا عەقدەکەمان دوو جیسک بوو یەکی دانەیەک تاڵان کاک بوران ڕێک مردم کورەوتم بابەوە تۆ بەجددیتە وتی وەڵا توی نیشانە بزانین تۆ زیان بە پەیان ناکەین لە شوێنەکە بابا من بەتەمای 300-400 دینار بووم بەرم کەوێ جیسکی چی وتی وەڵا باوکی زاوەتێتی بەخوا وشکەمان پێ نیە دوو جیسکانێمێ وتمە بێنە خوانێ بڕێ خوای گەورە لێ خۆش بۆ زۆر پیاوێکی گونجا و چۆن ئەڵی بەزەی بە خەڵکا زۆرە هاتەوە بەجددی وەڵاهی حاجی بردمەوە هەڕوم لە بەردەمی بازاڕی مۆسقاکەیە دامان بەزان عیب و شوورەی هەرچی ئەو جادەی پیرەمێردە بوو سەیریە کرد وتم کاک جەزا ئەمانە چی لە حەفلە وەرماگەدۆ لە بەتەمای بیکەین بەخێر وتیەکی علاگەیەکیان پێڵە گرین وتم بابە علاگەی چی و نامەند نەما بە پشقل بۆ خافی خوا وەڵایتر عەلی تەکسی هاو لێرەوە ڕێزم بۆی هەیەوتی وەڵای داغلی بەدێ بەس بەخوا جیسکەکە من بیستمەوێ وەرە بابە عەلی بۆ خەوتی کاکەی چی ڕاستی شەکە وتی هیچی سنوق و سیارەکەم نانی وتم بەتەمان نەبی دایبێتەوە وتی بۆ وتمە خنکێ بە قورعان پێ دەبژێرم برا لە بری حەفلەیە وەرم گرتووە وەڵا داماوە پەتێکی زەردی بە سنۆخەوە کردبوو بە چەمچەکەەوە بەستە بووی لێرەوە ڕێزم بووە ناوی نابم ئەو برادرەش دەمان نایە لە سنۆخەیە بوو دەستی کردوە ملی هەردووکیان بۆی خۆیان ئەڵێن پەیوەندێکی تەلەفۆنیمان لەگەڵە کاک ئەحمەد خۆشناوەتی بەڕێوەبەری پێیجی ڕادیۆی میلی گەڕیان و هاوڕێی خۆشەویستی هەمووان و جا چی نییە کاک ئەحمەد گیان ئەم کاتەوە باش ئەو کاتت باش حاجی گیان باشی قوربانە بەم چاوەکەمی دەست خۆشە و بەرنامە دەکەم بەڕاستی دوو گوڵ دانیشتووە قوربانی دڵە بم خۆ گوڵی چاوەکەمی یاخوا لەشتان ساغ وێ و سەرکەوتو بن ئینشاءڵڵا قوربانی دڵە بم ئارێ پرسیارێک بۆ کاک جەلال چونکە بەرنامەکانی خۆیەوە هەر پرسیار لە خەڵک دەکە با ئەو زارم پرسیارێک لەو بکەم وەرە ئازاد بەفەرموو لە خزمەتتان کاک ئەحمەد قوربانتم بیستم ژنی دووەم تێناوە لەم ڕەمەزانەیە تۆ تازە ئەزانی من تازە زانیومە نانە ساڵێکە خۆ کاک جەزا ئەزانێ و برادرانە زۆریان نەزانن وەڵام من نەمزانیوە بە قورعان کاک ئەحمەد دەستەکە و کەشف کرد کاک جەلالەوە بۆ کرد یاخۆ بە خۆشی بێ و نەخشە لە سێم بێت قوربانە بم بە ساقەی ئەو دەمە بم بەخوا پیاوی ئەوە دوعا لەوە میوارێتەوە ماڵەوە حرامە کێشەی نییە شاب مەترسە یەک ترسم نییە ترست نییە نا ئەشۆ بیلایەک دەنێ ئینشاءڵڵا دوای سێمی چوارم دێ غیرەتیشی بەخوا شاب آخر خۆ ڕۆڵە چوارەم ئەمەی کە تۆی لەبێ شوقەکانی زەکەریاشمە بێ ئەم هەمووم لەکوێ بوو مردوو بۆ کاکە سێ ژنی قانع بێنە با مشتێک رازی بن خۆ قانەعن داماوانە بەڵام بە قورعان شوێنەکە مشکی لێ ئێستا خۆ تۆ خوانەی بڕێ ئێستا کێشەی سەکەنم نییە بەڵامی تر کە بوو بە سێم و چوارم بەخوا دروزە بێ کە ئەحمەدیە رادیۆش دوو غورفەی هەیە کاکە شەوان بۆ خۆ دۆرەوێ
جات و شەرەفەوە حرەسی مۆلیدەیە ژنە مردوون بۆیە یاخوا لە شتاستا بستەرکەوتو قوربانی دڵە بم قوربانی دڵە بم کاک جەلال بەیانی بەرنامەت هەیە بسبەی شەو بەڵێ بەرنامەمانەیە کاژمێرنەوە کاک پێشەنگ پێنج جوێنی بەس بە کاتی هاوینە ئێستا کەس بەم نەگوتووە دا لۆگۆیەکمان بۆ دروست کە عەزیەت نەبێ ئەگەر عەزیەت نەبێ کاک پێشەنگ پێنج جوێنی تەلەفۆنێکیش بۆ کاک جەزا بکەی هەر سپاس دەکەی بەس سەرچاو لە خزمەتم بەڵێ ئینشەڵا سبەی ئێوارە سەعات 9 ڕاستەوخۆ لە خزمەتە نابین بە ئیجازەی کاک سامان لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کاک پێشەنگ پێنج جوێنی ڕێکلام مەمنوعە لە بەرنامەکە کاک سامان زادە کاکە وەڵڵا ڕێکلام نانا من و حاجی ئەومان نییە لە بەیناشار بەینمان تێکمەیە پیاوی نییە ئەو خۆشەویستان نەبزان کاتەکەی میوانەکە چیە خۆزانی بۆچی ئەوە ئەگەر عقوبەشی بەم حەقی خۆمە قەرارمان سەعات 3 بوو 10 بۆ 4 داغڵ وتم بۆ ئەدار باز زووتر ئەو لێرە بێت گیان من گوتم لەوانەیە لە ماڵ ژنی دووەم بێ بۆیە تاخیر بوو بێ نەمزانین کاک سامان تاخیر بووە نە کێشە نەبێ من بەشەوان ئێواران کە ڕۆشت مۆنایەمە دەرەوەتا بەیانی مەگەر بەرنامەیە شتێکمە بێ کاک ئەحمەد ئەم بە تەوقیتی هەرێمی کوردستان تێکی من بە ئەوروپا باسم کرد کەچی ئەم لە پێش منەوە لێرە بوو ئەم کوڕ کاکە جەلال گیان وەڵایم کاک محەممەد پێنجێنی لە کۆمێن نووسێتی دەڵێ ڕاوماسیەکەی کاک ئاراز ڕەباتی و جێڕەوە بەو قورعانە ڕێزم بۆ کاک محەممەد ئەوەندە جێراوێتەوە ئەوەندە جێڕێتەوە ئەو نەم جێراوەتەوە کە ئەڵەی جەلال گۆڵەیی ئەڵەن ئاراز ڕەباتی و ڕاوەماسیەکەی جا هەموو جاری ژەڵێم سەرە لە قوڕنەی بۆ خاتری پێغەمبەر وەسف کردمایە 6 کە سەیری نەکرد زەمە کردوم 2 ملیۆن کە سەیری کردووی خۆشەویستیم بۆی هەیە کاک ئاراز ڕەباتی هەردوو چاوی منە یەکە لە شتا قوربانە بم کاک ئەحمەد گیان هەر لە خۆشیابی تەمەندرێژ و تەندروست باش بیت قوربانە بم یەک پەیوەندی ترمان کاک جەزامان لەگەڵا کاک جەزاگیانم کاتەوە باش ئەم کاتتان باش کاک سامانجیان قوربانە بم کاک جەزاگیانم ڕە دیار نەبووی ئەمڕۆ زام لەبەر خۆمان بەرناکرێت تەلەفۆنەکان چۆنە سڵاو بۆ کاکە جەلال لە خۆشی و دومیوانە بۆیە خۆمان پەیوەندیەکەین سڵاوڕێزمێ بۆ کاکە جەلالی خۆشەویست هیوای تەندروستی باش بۆ دای چێخوازم زۆر مەمنون ئەوە خۆی دەلا خۆی زانە گەرەوەش نەبێ خۆم شەو ڕۆژ دوعاکەم ئینشەڵا زوو تاک بێتەوە تەمەناکەم زوو تاک بێتەوە قوربانە بم زۆر سپاس کاک جەلال باسی جەزا قەرگەی کرد بە ڕەحمەت بێ یادەوەریەکە لەسەر جەمالی برایەتی جەمال سعید برای کاکە جەلال بە ڕەحمەت بێ هەردووچیان جارێکیان لە ئاهەنگێک بووین لە هۆڵی شایی جارانە ماوە وەکو ئێستا چۆن قەیرانە هیچ پارە و پول نەماوە لە باتی لەسا هێنیان هێنا بوو ماڵەکە پسکیتی دەماوە دەچیە پسکیتی دەماوە جەزا قەرگەی فێر بوو بە کۆپەیەکی لێرە تەواوی دەکەین خەریب بڵێ کاتی لەفە خواردنە بڵێ لێرە تەواوی دەکەین کاتی خەریب بڵێ لەفەکە جەمال سعید بە ڕەحمەت بێ دەو سەری وەڵەکە و بڕای کرد یەک تۆزی ماڵ بگاتە بەردەمی جەمال سعید کەو بەدەمە کەو بەدەمە هەر بە شادوارکی داهی لەپە نییە جەزان زۆر کۆمپلەکەی ڕێکردەوە لێرە تەواوی دەکەین کاتی پسکیت خواردنە جارێک تریشیان هەر بە ڕەحمەت بێ جەمال سعید وەڵای قسەکانی زۆر زۆر خۆش بوو شەیەکیان تەبەڕعاتیان زۆر بەرات بوو لە حەفلە بوو گوندنیای پارەیان پێ بوو تەکتەکەی سوور لە شەڵچەکە و بیان باتەوە جەزا قەرگەی بە ڕەحمەت بێ وەڵای لێ مەڕە ڕووسمانەکەنەوە جەمال خۆ عەبدولەتیت با بە تۆ دنیا ڕوون کردێتەوە باید نەڕوونکەنەوە کەی بشکێت کاک جەزا ئێمە کاک جەمال سعید بە ڕەحمەت بێ لەگەڵ کاگە دەڵان کە گروپی پاشای هەبوو بەڵێ پاشاوانە ئەو کاتێکە لە کاک جەمال لە ژیانە مابوو کاک ئەردەڵان نەڕۆشتە بوو سەفەری نەکرد بۆ دەرەوڵات زۆربەی کارە هونەرەکانیان دۆبلاژە کرد و ئەمانە جا تەنسیقێکمانە بوو ئێمە کاتە بەرنامەی زەنگمانە بوو لەگەڵ ئێمە هەموو هەفتەیەک کارێکی دۆبلاژکراویان ئەینا بۆ بەرنامەی زەنگ کاک جەمال زۆر هاوکار بوو کاک ئەردەڵان کاک عومەرەمانە زۆر هاوکاری بەرنامەی زەنگ بوون بە تایبەتی بەم دۆبلاژکراوانە و بەکاری هونەری بەڕاستی خزمەتێکی زۆر گەورەیان کرد جێدەستیان ێسەش دیار یاخوا ڕەوانیان شاد بێت من ڕۆحی شاد بێت هیوادارم خوای گەورە لەخوا پەڕێمەوە کە ئینشەڵا جێگەیان بەهەست بێ هەردووکیان زۆری خەڵکیان زۆر خۆش کردووە زۆر سپاس قوربانە بم کاک جەزاگیان سپاس بۆ بەڕێزیشت چاو ماجەکەی کاک جەلاگیان کاک محەممەد مامەڕەش ئەڵێ حەفلەتان بە قیف کردووە کاتی خۆی کورە حەفلە بە هەموو شتێکە کرا حاجی هەڵبەتە ڕێزم بۆی هەیە بۆ کاکە حەمە من ئێستەیش ئەگەر بێمە سەر حساب و کتاب یعنی پارەیەکی زۆرم بە دیناریش و بە تەبعیش لای ئەو خەڵکانەیە کە حەفلەمان بۆ کردووە من لێرەوە کە بەرە جەژنان و مانگی ڕەمەزانە وەک جەلال گۆڵەی گردنی یەک بەیەکیان ئازا بێ و نۆشی گیانیان بێ و بە هیوای
تەمەند درێژی بۆ خۆیان و بۆ خانەوادەکەیان و بۆ ئەو زەواجە جوانەش کە کردویانە هەڵبەتە خەڵگە بوو کاک سامان نەبوو بوو بەڕاست ئەو عادەتەژە بوو ماڵی بوو لەگەڵ ڕێزم بۆ هەموو ئەم مەجتەمەعی ئێمە هەڵبەتە لەواچە کە سوکاری منیش پێداگریان کردبێت پێداگریانە کرد لە حەفلەی زەواج ئەفوکا جەلالێرە حەفلە هەبوو لەبەر دەرگاکرا حەفلە هەبوو لە سەربان بوو تێکە و کاتی ئیمکانێتیش یعنی زروفەکە تۆزە خۆش بەس خەڵک ئەو ئیمکانێتی وا نەبوو ڕاستڵەکان خۆش بوو زۆر ڕاستە جا یعنی چۆن ئەڵێ کە پێداگریانە کرد خۆ دەزانی ئەخیر شت ئاهاتە سەر ئێمە ساڵۆنەکە ئەوە هەڕوو نایە باڵانسەکەیاندانە بەشی چەنە بە قەرزوشتی وایتیان نەبوو قاعەکە بوو هەر هیچ نەبێت لە پێشەوە پارەکەی خۆی وەرەگر کە ئەمایەوە سەر تیپی مۆسیقا داماوەگە و کامێرەی ڤیدۆکە ئیتر کە پێیانە ئەمە عیبێ یعنی من چەند حەفلە ئاگام لێی بووە ئەو هەدیەی کە ئاهات بۆ بکوزاوە لە بەردەمی با بڵێن بکوزاوایە دانرا کابرا ئەی کردە زەرفێکە و ئەیهێنا و ئەوانە یعنی ئەویان بۆ ئێمە کۆ کردەوە بە ذاتی خوا 5 دیناری تیا بوو مەگەر ئەو خوار خوسا بوو نازانم لەکوێ دانرا بوو یان کردە ئەم زەرفەوە ئاوا دەکرد ڕقم شتەکەی پێوە نەمابوو ئیتر کلێنس و بەڵێ ئەمانە چەند جار من هەستی ئەوەمان کردووە برای زاوا هاتووە توێتی کاکە ناکرێ بەیانی بێنم و تومانە کاکە جا شتێکی زۆر خۆش بۆ باسکەم داوای لێبوردنەکەم ئەگەر تۆزە فرە بڵی بکەم حەفلەیەکمان کرد لە باخی بەختیاری ئەو کاتە خوا عافیان کاک جەمال و کاک جەزا و من و کاک جوان ڕۆبی حەفلەکە با بڵێن لە نیوەی حەفلەکەیا بوو بە دەنگە دەنگ و کێشە و بەزم ڕزم پێچامانەوە ڕۆشتی ئیتر برای زاوا وتی کاکە گیان سبەینە بەسەر چاو پارەکەتان بۆیێنی ئێمە ژاتینەوە دوکان و شاباشەکەمان بەش کرد و خوانەی بڕێهێریی شتێکمان بەرکەوت وەڵا بەیانی و کاتە تەلەفۆن نۆرماڵە بوو بە نۆرماڵە بۆیان کردبووین ئێمەش کردمانەوە بۆ نۆرماڵەکەوتمان بە ماڵی کاکفلان کەس بڵێن بەشکمە و پارەیەمان بۆ بێنن پارەی جیازە و خۆ پارەی ئێمە نیەجا و کاتەکری جیازیژە بوو وەڵا پیاوێت جوابیایینەوە وتی ئێوە چێن وتوان ئەمە تیپی مەسیقاکەین وتی کاکە گیان ئەمشەو بووکەکەیان تەڵاقە ئەوەی پێی بڵێ ئەمەل من هەر نەما تێکی تەماناوە گوێمان لێگر کاک جەزاژاوا سەیری کردی کاکە پارەی جیازەکانتم تۆ جارێ لەگەڵەوە قسەکە تەواوی کرد وتی کاکە وەڵای ئەمە جیازمان ناو نازانم چی کۆرەوتی بڕۆ مرد و مرێ جیازی چی وتی 8,000 ماونەتێ بە قەرزی ئاڵتونەکانیشی بردووە لەگەڵ خۆیان وتم دای خەرە وتی بۆتم بەشەکەم ێزە داوای 1000 دیناریتری لێ ماکەن وەرە با بە دای خەرەوە کابرا هەشتی فەوتاوە تۆ داوای 500 دیناریتری لێەکەی هەر بۆی نابێت جا ئەو حاڵەتانە زوو دروزە بوو زۆر کات جا کاک جەزا باسی جوانە مەرگەی کرد با بڵێن خۆ دەزانی جەمال خواعافیکا لەگەڵ ئێوە ئیشی زۆرە کرد لە زەنگیشا و لەگەڵ کاک ئەردەڵان پاشا گیان لێرەوە ڕێزمە ئەگەر گوێی لە دەنگمان بێ هەڵبەت و نەرمەندێکی سەرکەوتو و نەرمەندێکی زۆر جوان بوو ئەویژە و کاتە ستافێکی دانابوو لە هۆڵی چۆپی حەفلەیەکمان نەبوو کاک علادین خۆشەویستیم بۆی هەیە قەرار وا بوو سبەی شەو ئەو بێبەست بەداخەوە وابزانمەویش ئەمەلیات و شتەکە بە هیوای ئەوەی شەڵا زوو چاک بێتەوە خوای گەورە شپای بە کاک علادین گۆرانیە وت جەمالیش فاسیلە بوو ئەو کاتە با بڵێن دووسێ حەفلەیانە گەر بەس ئازڵ بوو عاسوەکان سابت بوو هات بە علادینی وتی من دابەزێنە با بڕۆم تۆش چۆ بۆ حەفلەی ئەولە بە فریاکەوی علادینی شەرەوی جێگەی داخە لە ئەیلەکەم ئەیلە نەیە بڕیەوە ئیتر وتی کاکە بڕۆ درەنگە کاک علادین گۆرانی خۆی زۆر هەبوو ئاهەنگەکانی ژەو کاتە خەڵک تا مەزروی ئەو گۆرانیان نەبوو با بڵێن بەخوا ئیتر گۆڕی دڵەبەندا هەڵەباندا جەمالی لە دوای ئاوازوی فوی لێ کرد منیش ئاوا مۆسیقام لە یاسەیرم کردتم ئەوە چییە وتی کاکە من ناکوژێتەوە شێت بووم بەدەستێ وتی ئەمەوێ بیکوژێنمەوە و ئەوانە جا هەر لەسەر ئەو دوای هەفتەیەک حەفلەیەکی ترمانە بوو حەفلەکە داوای کاک علادینیان کردبوو ئەو حەفلەیە جمهوری کاک علادین بوون علی گیان لێرەوە ڕێزم بۆ هەیە ئەوە دڵە هیچ ناکە ئیتر جەمال هەر گۆرانیە و جا جەمالی بام دەنگێکی بێزی پێوە بوو با بڵێ زۆر دەنگی ئەوە نەبوو بەس ئوسلوبی وتنەکەی ئەیزانی بۆ حەفلە وشت جوان گەری دانەیەگا و نازانم بەخوا تێی کردبوو یاچی هەر هاوتی کاک جەمال کاک علادی وتی ئێستەیەک بەسەر چاو هەر گۆرانی و هەر هاو ئەرێوتی کاکە علادین حەسەن ناوتی یەت بە قوربان تۆزێکی تریەوە بەخوا دیساناتەوەتی خۆشەویستان کاک علادین هەڵکێش و داکێشەکەی شکاوە لە مەزاقانەی سەرەوەیە 1 ساعتی ترێگاتە ئێرە تاڵعان من هەر مردم پێی لێرەوە ڕێز و حرمەتم بۆ کاک علادین بۆ جەنابی شداوای لێبوردنەکەم سەری ئەو میوانانەم ئێشان و سەری ئەو ڕێزمانێ بۆ کاک علادین حەسەن چای ماجەکەین ئەمانی کە کاک جەلال
ئەم بەسەرهاتە خۆشانەی کە لەگەڵ ئێوە کاتی خۆی بەسەری بردەوەمانەمە هەمووی وەکو یادگارێک وەکو ئەرشیفێکە لە دڵیان ماوە ئەگەڕێتەوە هیچ خۆشەویستێک هیچ هوەرمەندێ نابێ هیچ شتێ لە دڵ بگرێ لەبەری ڕێزمان بۆ هەموو لایەگەیان بۆ کاتێکی خۆشە و بۆ بەسەرهاتە خۆشانە ئەگەڕێنەوە بۆ کات بەسەربردنەوە ڕێزمانێ بۆ هەموو لایەک دەستی هەمویان نازەخێت. کاک جەلاجان وڵی برادێکی کاک محەممەد پێنجوێن نازەمەمە جێڕاوتەوە لە بەخوا ئەبێەوەی ڕاوماسیەکەمان بۆ بجارێتەوە ڕاوماسیەکەەوە بوو کەوتێ ڕاوماسیەکەەوە بوو لەم ڕۆژانەشە هەر لە ڕادوێی هینە عەفو کەناڵی کوردمان دوای ئەمەش عەفو کا کاروان جەلالیش هەرەڵێ سڵاو کاک سامانتخوا بە کاک جەلال بڵێ ئەوەی تەعزیەکەشمان بۆ باس کات. واللهی جا تەعزیە خۆ ماشەڵڵا ئەمەنە هەیە دوای ئەو کامیان پێشەکەی وان خۆت وەڵاهی ڕێزمەیە بۆ کاکە حەمەوە ماتڵ سوێنیە پێویست ناکات لە خزمەتیان بڵێ ئەوەی کاتی مێشوو لەگەڵ بەڵێ هەڵبەتە بەم ساڵیشەوە 15 ئەگەری شەڵا درێژی نەکەنەوە ڕاوەکرێتەوە بەداخەوە زۆر بەداخەوە من زۆرم پێ ناخۆشە کە ئەم ساڵ بارانی بە ڕەحمەت کەم بەتەشی چەمیش ئاوی کەمە کە چەمیش ئاوی کەم بوو هەڵماسیش خۆش نابێت بە ئەم معلوماتەش بۆ جەناب هەر بیزانی کە بەهاران ئاو زۆرە بێ هەموو با بڵین ئەخیری چەمێری دووتەکەی بە بەحرەوە لە بەحرەوە ماسی لە یەک شەو ڕۆژە بۆ نمونە لە بەحری دووکانەوە دەرئەچێ ئەگاتەوە منتیقەی ئێمە لای گۆڵە ئەوەندە سەریع و ئەوەندە بزێوە یعنی ماسی مەقەستی زیاترە ڕواوەی لە سەر بەرەوخۆن بەداخەوە ئەم ساڵ ئاو کەم بوو بڕوا ناکەم چەم ماسی زۆر بێت هەڵبەتە چەمی باسەڕە کاگاراس هەر زیاتر لە گەرمیان و لەو منتیقانە ڕاوەکە دوو ڕۆژ پێشەوە پێی وتموتی ئاگایار بە چواردەی مانگ شەوەکەی سەعات 12 ڕاوەکرێت ئێوتم باشە هەڵبەتە ئێمە و 3-4 سەعاتە ئەو پۆلیسی دارستان ڕێزمەیە بۆیان قسە ناکەن ئیتر کە تۆ ئەڵەی چواردەی مانگ لەگەڵ 15 مانگ ئەبران فەرقی چییە تۆزێکی ناوە لە نیوەڕۆ بردینی نزیکەی سەتۆڕێکی پێ ناینەوە هەر بی بە ئەو بەروریا بە نەی چ کاگاراز دەم نایگرین دە ئەی ئاوار بۆ خاتری خوا کاکە دە 15 تۆڕ بنێرەوەی ئیتر ئەگەر تیای بێ ئەزانی تیاشیان نەبوو کاکە جارێک ترینەوە بینێرەوە تۆڕەکان دە سیارەکەیان خۆ هیچ ناگرێت ڕاستی ژەکات جا پیاوێکی قسەزان پیاوێکی کوردی پیاوێکی زۆر زیرەکی شەکاگاراز پێش منیش بەرنامەیەکی لێرە پێشکەشەکە بەڵامی تر بەهۆی مەشغوڵیات و ئەوەیەوە نەیتوانی من هاتمە شوێنەکەی هەڵبەت من و کاگاراز یەکتریمان ئەوەندە خۆشەوێ من هەر بە شوێنەکەشی دڵم ئەکرێتەوە ئیتر ئێوارەکەی دانیشتین هیلاک شەکەت زۆر هیلاک بوو بە منیان نەوە مێشولەی هەیە بیان و تایە مێشولەی هەیە بەخوا من ناچوو چکا خۆم پێستم زۆر کرا دانیش خۆمە ئەم شەو ڕستمێکیان بۆ نردوم ئاوام کردووە وەڵایتر دانیشتین و بێتەوە ناخۆش تەماتەیەکمان سوور کردەوە و هەر مردیشین لە برساکوورە بەتەما بووم تەقەڕاوشتیان نیە هەمووی گۆمەکانیش قۆڵن ئەبێت تۆڕەکە دایاڵی سەعات چواروانە چی هەڵیەگریتەوە کاک سامان دوو پار و خوارد و نەمخوارد مێشولە ها مێشولەی چی ئەمەنە هەر جوانە و بینی بەقە یەک پیاوە بوو ئاها و جوان ئاوا لێگرتی ئەی بردی فەحسەکەی بۆ کردی تو کتابەکەی بۆیە نای ئەمە جۆرەکەیەتی و ئاوای بەرا ڕۆچیمان لێ و خوراای ئیتر هەر وامەکرد جا ئەویش یەک کێشەی نییە پێستی وایە خوێنشی وایە ئاوا بۆی دانیشتە بوو سەیری ئێمە یەکرد و لە تەمادەکەی کە ئەوڵە ناسکن بۆیەنە ئەم چەمەوتم بابە گیان جایی و چی بۆم لێ ناوە بەلارەوتم بابە سەرە ماوساوە ئەوان بلێات بوو بۆم نەگیرە ئایکە ئەوڵە ناسکن بۆیان بۆ ئەم چەمەوتم کاگاراز مەسەلە ناسکی نییە برا بەس تۆ پێوە نایە جا بەزات خوا مێشولەکە کە ئاوا چوو بەلای ئارازە ئەها یەک تۆزی لێوەرەگرێ و باو کەڕۆ ئەڕۆی مێشولار مێشولێ وتم بابە بە قورعان 6 دەمی گۆڕی بۆ تۆ هەر پێوە نایە ئێدەخۆ ئێمە خورای هەڵبەتە هەتا بەرە بەیان ئەوە وەزع نەبوو جا کاگاراز کە کاتی خەویەت ئیتر شوێن و مەکان و شت کێشەی نیە بەردی ڕقە هەر شوێنە بێ وەڵا ئاوای کرد وتی ئەو جامانەی چێوتم هی منە قوڕ بە و تەپڵی سەرم دە ئەوەشم لێمە بەکرد بووم بە لەچکە عیب نەبێ بۆی مێشولە نایە بەسەرمەوتی لێی کەرەوە بمەرێ ڕای خست ئەو دەقەی هەتا ڕای خست و عیب نەبێ شەڕواڵەکەشی بە قورعان داکەن خوا وەکیل ئەو لە خۆشترین شوێنایە بە شۆرتێکی سێچارەکەەوە ئاوە هەتاوەکو ئەو کردی کولەیش ئەو شەوە ئەباری 2000 کولە لەسەر ئەو جامانەیە بوو وەڵا ڕێخۆ یا بە عەرزە بە زاتی خوا و پێغەمبەرە و لە ڕاقیترین ژووری نووسناکەەوە مێژ میوانینەوە لی خەوت یەک پرخەی ئەمنە نەرم و خۆشیش یا و برایش هەتا بەیانی وای کردووە ئاو کەڕۆ براڕۆ شواری بەیانیش هەستین ئاو چی بە حەقی پێغەمبەر بوو بە کەڕاو
چۆرە ناوی سەری و تۆڕە بێنە وتم بەو قورعانە قرش بگرین من قاچی تێ ناکەم تی بۆ وتم با بە زەلام ڕقە بێتەوە بەم بەیانیە هەموو جانیش ماوساوە تۆ بە تەمای تۆ خۆتی پیاکە ئەوە گەڕاوە وەڵاهی ڕاستی کرد لەوەیانە بە زۆر سەری کردم بە ئاوەکە بە ذاتی خوا ئاوام نەکردوە دوای زۆر تەبیعی وەک خۆم لێ هاتەوە ڕاستی کردوەتی دایمەکەوا لێها بە ئاوی سارد خۆ پشۆ یەک عیبینیە چاگە بیتۆ جا ئەگەر خۆ نەخۆشی و هەبێ وە شتێکی ترە لێرەوە ڕێزم هەیە بۆ کاکە حەمە بۆ کاگارازیش دەسوچاو ماچەکەم بەخوا ئەو نەم جێڕاوەتەوە خۆم حرمەتم بە لێ بێزارم کە ئێوە داواکاری خەڵکە کاکەوە تا خەڵک بەغای دنیا کۆمیدی ماجەکەم ڕێزم هەیە بۆ ماجەکەن خۆشەویستان دوای ئەم ناو بڕە و یین و خزمەتان لە خۆشییا بن وڵی خواتان لەبێ هاتین و خزمەتان لەگە کاک جەلالی خۆشەویستی و بەخسە خۆشەکان بەڕێزان ئێوەش ئەگە بتوانن پەیوەندیمان پێوەکەن ڕاستەوخۆ لە ڕێژمارە تەلەفۆنەکانی ڕادیۆی میلی گەڕیان بە 1970 471 52 64 کۆڕێکیشمانەیە بۆ وانەی لە دەروی وڵاتن و بۆ ناوخۆش 1950 1920 85 35 لە خزمەتی ئێوەی خۆشەویستا بین کاک جەلاجیان ئەگەر وازم تۆزێ بێتاقەتیشمان کردوە کاک ڕازگۆی خۆشەویست لە ئەشیفا ئەو گۆرانی کاک جەمالی براتی پێشکەش بۆ خۆشەویستانە کرد کە خەڵکیش داوای کردبوو بەڕاستی یادگارێکی خۆش بوو ڕۆحی شاد بێ و جێگای بەهەشتی بەرین بێ هیوادارین ئەگەر تۆزێ دڵتەنگ بوو بێ زۆر احتیادیە تەبعاً ڕۆحی ئەو شاد بێ لەگەڵ مردووی هەموو حازری و لەگەڵ هەموو مردووەکانە من و کاکم با بڵێن برا نەبوون ڕەفیق بوو هاوڕێی خۆش ئەو برا گەورەم بوو بەڵام چۆنەڵی بە حیاتی لەبیرم ناچێت یعنی حەزمە کرد ئێستا بمایە بەخوای گەورە لایە لە دڵی خۆممایە ئەوە نەم خۆشەویست بە تایبەتیش ئەو بۆ من وابوو لە ناو عیلەکەی خۆمانە منیش بۆ ئەو وابووم هەڵبەتە من لە ڕێگەی ئەوە ساڵی 93 هاتوومەتە بازاری مەسقاکە و لە 97 فێری مۆسیقا بووم هەر ئەویش پاڵپشتم بوو بۆ هەموو شتێک ئەم گۆرانی لە کەلیگۆژەی ساڵی 95 بیرمەوەکو ئێستا من تەمەنم 15 ساڵ بوو کاتە لە تیپی مۆسیقای وەفایی با بڵێن تەجیلیان هونەرمەندی خۆشەویست حەسەن چاوشین لێرەوە ڕێزم بۆی هەیە کاک بەرزی حەمەجەزا بەڵێ ئەویش لە ئوروپایە کاک حسەینی با لە قەبەکەشی بڵێم باجی ئامینە سوورەوە من هەر ئایلە لەگەڵیانە تێکەڵم چەنەهای چەند ساڵە تێکەڵیانم هەر وەک خۆم بە کوڕی ئەوان نەزانم با بڵێ لە تیپی وەفایی تەجیلمان کرد هەڵبەتە نەی ئەیا بەدەسەوە ئەم گۆرانی لە کەلیگۆژەیە ئیقاعەکەی کاگڕێبا شارەزای خۆی هەر شارەزای ئاوتە ئیقاعەکەی وایە ڕێباز بە تەک داغڵەبی بە دوون داغڵ نابی هەتا تەجیلمان کرد مردی دوای بۆ تەسویرەکەی لێرەوە خۆشەویستی مەیە بۆ هاوڕێی خۆشەویستم کاک ئاسۆی جەمال موختار کاگاسۆ هاوڕێکی خۆشەویستمە و هاوڕێی جەنابیشتە کاگاسۆ با بڵێن کلیپەکەی بۆ کرد لە تەلەڤیزۆنی گەلی کوردستانە چی کاری وێنەگرتنەکانە لە سایانەوە پێنجی ئاسۆی جەمال موختار بەڵێ کاگاسۆیە جا کاگاسۆ لەم ئەخیرەیە ئەو شتەی لابوو ئەرشیفەکەی لابوو بە سەوت و سوورە لێرەوە دەسوچاوی ماجەکەم پەیجی ئاواتی ئامەقەرەت سپاسی ستافەکەیانەکەم کە ئەوانیش دایان ناو بڵاویان کردەوە کاک حسین قاتێ شاڵی کردبوو کلیپەکەی جەمالی برام لە باخی بەختیاری و لە دەباشان هەر ئەو شوێنانە لەوێ کردمان قاتەکەی کاک حسین قاتێکی خورمایی بوو با بڵێ من و ماڵی کاحسینیش 3 ماڵمان بین بوو ئیتر هەموو ئێوارەیە ئەم گۆرانی جەمالی برام بەهار بوو لە کەلیگۆژە دانرا لە گەلی کوردستانە و باویەوە بوو خەڵک بە تەجیل و پیلێ تەیە کرد لە شاخی گۆیژە ئەوانە خەڵک بەڕێوە لێیانەیە و پێی هەڵەپەڕین و
ئەمانە ئیتر باجی ئامینیش لەگەڵ هاتە دەرەوە بۆ لای ژنی گەڕک ئەی ئەم شەو جەمالتان بینی هەمووی ئەرەوەڵا هەر گەلی کوردستانە بۆ کاتە ئەی وەڵاوە شاڵەکەی حسین ئیتر کاکە ئەم شاڵی حسین بوو بە کۆڵەکەی عەوڵا وای لێ ئیتر بڵاو بوو بۆ لە مقابلەی شابا بڵێن ئەم کار جەزای سازە هەر ساڵی 96 لەگەلی کوردستان بەرنمەیەکی تایبەتمانە بوو با بڵێن لەوێ پێی وتی کاک جەمال ئەم شاڵانەی کە کلیپەکە و پێوە کردووە هیکە حسین بووتی کاکە هەموو کوردەزانێکە هیکە حسین بۆ پێویست ناکات لەبەرەوەی باجیامین بە هەموو عالەمی وتووە لێرەوە ڕێزمەیە بۆ بنەماڵەکەیان جا کاک جەزا بەرنمەیەکی کرد ئەگەر بیری ما بێت گوێی لە دەنگم بێ خوای گەورە هەزار جار لێی خۆش بێ کاک جەزا و ئەوانە هەمویان لەوێ بوون کاک جەزا بە کاک جەزا قڵگەی وتی گەورەترین درێژترین ڕووبار لە با بڵێن شەرقەت ئەوسەتا با بڵێن لە ئومەی عەرەبیا کوێیە منیش لە دوای کاک جەزا ئاوا دانیشت بووم هەمومان بەڕیز دانیشتبووین بەرنمەیەکی جەژنانە بوو منیش هەر ئاوا لە دەمی خۆمەوە وتم زەڵم کاک جەزا ژووتی ڕووباری زەڵم تەبعەن چی لەو شوێنەیە بوو بە مۆنتێر و بە مخریج و بە کامێرەوان و هەمووی مرد مشکیلەکە ئەوە بوو ڕاستە و خۆش بوو بۆ یەکەم جار ئێمە بەنامەی ڕاستە و خۆمانە کرد ئیتر خۆ کاک جەزای سازیش هەر چۆنەڵی هەرچی ویستی بێنێت و بی بە پڕمەی لێ هەمووی دەستی کرد بە پێکەنین بە کاک جەزای وتی باشە ئاخر کاک جەزا بۆ خاتری خوا زەڵمی چی وتی کاکە ئەمەتیوە لە دوای منەوە لابن وتی وەڵی جەلال گۆڵەی بوو بە منی و زەڵم منیشتم زەڵم منیش وتم با بە وەڵی لە خۆ بەدەمما هاتووە منیش بە حسابی خۆم بەعزە معلوماتم نەبوو کاکە تەمەنم نەبوو هەر بەجددی زەڵم درێژە ئەشتێتەوە سەرسیوان وەم زانی ئەوەیە ئیتر لەوێشە پەنگێکی باشم بە بەرنامەکەی کاک جەزایە وتی ئەمە وەڵوەخی جارتە یەک جاریتر بە بەرنامەی من نایڵم بێشی ئەبێ لە سوچەکە بە تاخ تەنیا دانیشی ناش بێ قسە بکەیت لێرەوە ڕێز و حورمەتم هەیە قوربانە بم کاک جەلال ئێمە من ڕەحمەتی براو کاک عومەرە بشکۆل کاک ئەردەڵان پاشا عیرفان ئەم چوار پێنجەمان زۆر کاردێکمانە گرت و بەیەکەوە یعنی یادگاری زۆر خۆشمانە بوو لە هەم لە ناو نووسنگی بەرنامەی زەنگاتم و یاخود لە دەرەوە بەڕاستی یعنی بێتاقەت نابووین ڕۆژانە ئیتر کە لە دوای تەسویر و ئەمانەیشمان نبوو چوار پێنجەمان دایم بەیەکەوە بوو قوربانە بم کاک جەلاگیان کاک فریاد کەرکووکی داواکاریەکی هەیە ئەڵێ ئەوەی کاک کاروان خەباتی ئەوەی ناو پاسەکە ئەومان بۆ بجێڕێتەوە هەڵبەت خۆشەویستیم هەیە بۆ هونەرمەندی خۆشەویست کاکاروان خەباتی مەبزەمەم پەیوەندیە وەرگرین کاک عەبدوڵڵا لە کەرکووکەوە هەر لە هەولێرەوە کاک عەبدوڵڵا گیانم کاتەوە باشی برایەکەم باشتر حاجی چۆنی قوربانێ بە مەحواڵە دەنگ و بەڕێزی ساڵ ماچەکە بڵاو ڕێزم بۆتانەیە لە شاری ئەولێرەوە کاکە من داوای لێبور نەکەم ئاماژەتان پێ نەیە کاک عەبدوڵڵا لەسەر خەتە من داوای لێبوور نەکەم زۆر دەمێکە لەسەر هێڵماویتەوە من داوای لێبوور نەکەم بەڕێزی کاک حاجیان ساڵ ماچەکە قوربانی دڵە بم بەڕێزیت بڵاو ڕێژمان بۆ کاک جەلالەیە چاو ماچەکە من ئای کاک جەلالی شەوە ڕێزمان لێ بەڕێزی ساوەکەم کاکە وەڵاو بەرەبەر ڕەمەزان ئاگا شتێ ئەوە بکەن مەسەن خەڵک ئاگادارکەنەوە ڕەمەزانە 30 ڕۆژ کابرا بە ڕۆژی بۆ ماندیە بۆ خۆی ئەوەینا یەکەم دووەم ڕۆژ دانی مەڕۆکەی بۆ خۆی ئەخەوێ ساحەتێکە مشتێ خۆشتان بوو بەحسەکەم لە تاوە ئەوە پار ڕەمەزان بوو یەکەم ڕۆژەکەی نیمەڕۆکەی لە ماڵ ڕاکشان درێژ بوو ئەیتر وەڵا کاکە میوان هات لە دەرگایدا دووسێدا لە دەرگایدا خەبەرم نەبووە ڕاست بەسەر دەرگای ئاوتی بوو ڕاهاتە ژوورەوە مەڵێ ئەنجاگە بۆ خەکە بڵێ ئەو تانە ڕستە ساگە مانگ ڕەمەزان لە دەرگا نایەن نا لە دەرگایدا کاکە کە نێت کردەوە یعنی یان لە ماڵ نێ یان کابرا خەوتۆ ڕاست بەسەر دەرگای ئاودی خەمیشەوەی بەسەر دیوارەکە هاتۆتەوە دیەوە لەسەر دیوارەکە تۆ ناتوانیت دەرگای حەوشە لێکەیتەوە ئیتر بۆی بەسەر دیوارانەیە مسلم لێ نەبوو خەبەرم نەبوو بەسەر دەرگای ئاودی بوو ڕاست هاتە ژوورەوە کاکە سەلام عەلەیکم کاکە عەلەیکم ئەسسەلام بەخێربێ وەڵا قوربان جان ئیتر خۆی دەرگا و جەڕەت بەوە کراوە هەچ میوانێک بێت پێشوەخە دەبێت لە دەرگا بە لە جەڕەت بە کەسە حەماڵ کردیەوە ئەوە تەمەن دیارە لە ماڵە بەڵێ کاراسانی ئەوەش هەیە وای لێ هاتووە هەر کەسێک سەنیازیە بێم شۆ من بۆ منە چمە ماڵی کاک جەلال پێشوەخە تەلەفۆنی بۆکەم بزانم ئەو پیاوە میوانی نییە لە ماڵە ئیشوکاری نییە ئەبێ مۆڵەت وەرگری ئینجا بچی بۆیە بەڵامی ترەوە میوانی کتوپڕی پێڵەن بە قوربانە بم جووی مێرە وەڵا ڕاستەکەی ئەنجا بە کاک جەلالی ژەگە ئەجێنە پێ بڵێ
کەم دێ بۆ هەولێر خەڵک هەولێر کاک جەلالیان زۆر خۆشەوێ وڵی بە حکمی ڕەمەزانەکە کاک جەلال لەخوا بەزیابی ئەمڕۆ 26 لێگرتووە بەڵێ 26 ڕەمەزان ئەڵە 26 ڕۆژە بە ڕۆژم خوالی قبول کا بەهۆی ڕەمەزانەکە ناتوانین طبعا تۆزە سەفەرکەی بۆ دەرەوە یابێ بە ڕۆژوو نەبی یابێ کە بە ڕۆژوو بینەچی هەڵبەتە حرمەتێکی زۆر زۆر تایبەتم بۆ شاری قەڵاومنارە هەیە من هەولێریەکانم زۆر زۆر خۆشەوێ بەخوای گەورە هەمووتانەخەمە سەرسرم بە تەمام ئیشەڵڵا ئەگەر دایکم با بڵین دەرچێ لە نەخۆشخانە دەسێ ماجەکەم لە دەوری سێم ڕۆژ و چوارم ڕۆژە ئیشەڵایە مە خزمەتان زۆر لەو برادرانە پەیوەندیان کردووە یەمە خزمەتی کاگە ئەحمەد خۆشناوەتی و جەنابیشتان لە خزمەتانە قەرزاری هەولێریەکانی حاجی بەیەکەوە چی بەلەگە کاک جەلالە ئیشەڵا بەیەکەوەین کاک عەبدوڵڵا ئەمڕۆ چەندی ڕەمەزانە لەولێر والله مروان وەک سلێمانیە 26 دە زۆر چاکە ئیشەڵا مقەدەر نەبێ ئەم 4 ڕۆژەمان ماوە لە دەوری پێشەمە و چوارشەمە تەقەی بێڵەستێنین ئیشەڵا لە دوای ئەوە سەفەرێکی خێرمان ئیشەڵا بەڕێوەبەرەوە هەولێر یاخوا بەخێر بێن ئێمەش بە سوسکە و بەقەل داوەتان دەکەین برای گەورەم برای گەورە چاکە ماچەکەم بەڕێزن میوانداریەکەتان هەموو شتێکە بۆ ئێمە خۆشەویستیمان هەیە بۆ تەواوی خەڵکی هەولێر چاوی یەک بەیەکیان ماجەکەین بە ناوی کاکە حاجی و خۆم و کاک سامان ڕێزمانەیە بۆ هەموو هەولێر یەک پرسیاریان لێ کردووی بام ئەو پرسیارە لە تۆ فەرموو ئەڵێ کاک حاجی بەجددی حەجی کردووە من نەبەخوا بە زۆرم حەزیەتی قەستەم بەخوا بۆم بڕەخسێت یەک و دووی لێ ناکەم من شایەتی یەکشت بۆ حاجی سامانەیەم ئیشەڵڵا ئەم ناوە هەر ئەبێ بەجددی بەسەری کاک سامان پیاوێکی متەدەینە ونەی من بیزانم ئاگادار بم بەس ئیشەڵڵا پشتیوان بەخوا ناو بنووسە جا لەسەر ئەم حاجی نەباباتی و نەبی لە هینەکە ئەڵە دەوەرە ئەنجا لەسەر ئەم حاجیەی حاجی سامان حاجی ئەمڕۆ نەمهێژ یەک وشە بڵێ دوای ئەمەی تری هیچ کاگەوتم ئازادی ڕسوڵاوەرەشەوە ڕێزی هەیە بۆ جەناب دەستی ماجەکەمان دڵێکشم بۆ نردووە هاوڕێیەکی زۆر خۆشەویستم تازە هاوسەرگیری پێگەنە هاوسەرەکەی متەدەین بوو باڵێن عایلەیەکی زۆر موسڵمان و بەڕێز بوو لە ڕێی منەوە با بڵێن شتەکەم بۆ دروست کرد و ئەوانە ئیتر سپاس بۆ خوای گەورە بە یەک گەیشتن دایکی و باوکی 8 ساڵ بوو ناویان لە حەج نووسی بوو باشە ئەمیش چوو بوو ناوی دایکی و باوکی تازە کاتەوە تەلەفۆنی بۆ کردم تی جەلالەوە بۆ بەیەکەوە نەچین مەڵا 1000 جار بەیەکەوە وتی باشە دایکم و باوکم 8 ساڵە ناویان نووسیوە ناویان نایەتەوە آخر قورحەیە بۆ ناوی خۆم و خێزانم نەنووسم جا بۆ نانووسم ئیسی ساخی تەسکەرە و نازانم ئەم شتانە هەموو شتێکی پێ بوو پارەیەکی ڕەمزی پێشەکی شدایە شتێک ناوی نووسی سوێن بە ئەڵڵا چۆنتان بۆ بازەکەم ئێستا ئەو پیاوە گوێی لە دەنگمە و ئەوەی کە من و ئەو پیاوەش بناسێ ئەزانێ یەکێ لەوانە ئەحمەد بێکەسە کە ئەوە شایەت حاڵە خوا شایەدە حاجی دوای 3 مانگ ناوی خۆی خێزانەکەی هاتەوە ڕێک بۆ حەج ناوی دایکی باوکی نهاتەوە ئەمیش چۆن ئەڵی لەگەڵ ڕێزم بۆی نوێژشی ناکرد بەخوا کوورەوتی جەلال هەر بەجددی ناومان هاتوەوە خێزانەکەی لە خۆشیان نێزانی چی ئەو ئیتر چۆن ئەڵی تەوەقیعی ناکرد گەنجیش بوو وەڵا کاک حاجی سپاس بۆ خوای گەورە لە حەمدی خوا بە زیابێ نوخشەش بێ لە ئێمە چوو بۆ حەج مناڵێکیان لە حەج با بڵین لەدایک بوو مناڵەکەشیان حاجیە ئێستا ئەو پیاوە حاجیە هەر بەجددی پیاوێکی مسڵمان پیاوێکی متەدەین ئیشەڵڵا ببێ بە قیسمەتی ئەمە بە ذاتی خوا باوکی مرد بە نسیبی نەبوو دایکی خەریک ئەمرێ هەر بە نسیبی نەبوو وەڵام من باوکم حەجی کردووە و بەس دایکم نەکردووە خوا نسیبی تێکە ئیشەڵڵا ئەگەر تەمەن باقی بێ و تەمەن درێژ بێ خۆم لە بەرنامە مایە ئیشەڵڵا بەس ئەوە بڕەخسێ زۆر زۆرم حەزیەتی یا عەمرەیەک یا حەجێکی تر لە دوانە کامیان نسیبەکەی تێکەوە مەتەن خۆ عەمرەکەش باشە بەس بەخوا حاجیەکە چۆن یەکسەرەی پێچی ئیتر نەجات لە هەدەفێ ئارەوەڵە ئیشەڵڵا جا لێرەوە ڕێزم بۆی هەیە ڕۆژێک بەیەکەوە ئەڕۆشتین هەر من هەموو حاجی ئاوا و حاجی ئەمە و ئەوە وەڵا پیاوێکمان بینی ئاوا سەیری کردوتی هەر بەجددی ئەمە حەجی کردووە وتم ئەرە وەڵڵی ئەم بە موشێن نەیکردووە هەر بەڕاستی کردوێتی پێشەوەی بچینە لای داواکارێکی کاکفریاد و کاک ئەحمەد خۆشناوەتی کە داوایان کردووە لە کۆمنت بەڕەتڵی نێرن قەسمان زۆر لەسەرە با بچینە لای کەسێکی خۆشەویست کە لە بیدایەتی بەرنامەکە باسمان کردان مەزای کیە کاک ئەحمەد ئەحمەد چاو ماجەکەمەم کاتەوە باش کاک ئەحمەد گیان
ئەم لە حزێدان باش بەخبانم کام لەحزەیە قوربانە بم چایەمەی هاوەزاتان چۆنە والله زۆر باشی نەخوا بە زیابێ ئەرێ کاکە مینە چرخم داناوە سامان گیان سەرەمەی کرد تەفەرمو هەپاڵمانە سڵاوتان لێبێ قوربانی دڵە بم چاوەگەمی یەک دنیا خۆشەویستن احترامەمێ بۆ هەموو جۆگر و بینەی ڕازەکەشتان بە قوربان قوربانە بم چاوەکەمی ئەرێ کاکە ئەم بەسەرهاتانە شتێکی ناو بازارەکەی خۆمان گێرنەوانێ کاکە ئەوە زەباری بۆ کۆمنتی بۆ جەلال نووسیوە نازانم بۆ جوابی نایەتەوانێ زەباری چنارۆ کاک جەبار ئەها ڕێزم بۆی هەیە خۆ من بەخوا سەیر ناکەم شاب جابازی سەیرە جەباری چنارۆ جەزا پێیوتم جەزاوتی زەبار کۆمنتی بۆ نووسیوە بەڵێ بەڵێ وڵای کۆمنتەکان زۆر ڕۆشتەوە بە داوای لێبوردنەوە چای ماجەکەین فەرموو جەنابە بیگەڕەوە والله کاش تامان بەزەلام یەشتی خۆشێ ئەوە بجێڕێتەوانە بۆم خەڵکەش بوون دێتەوە ئەم ژادالە چیەکە هەموو کەسەڵە ژادال طبعا ئەمە ژەدال کاروان خەباتی با بڵێن کە شتێکی یەکرد تووڕێیەکردم هینم لاسایی مەکردەوە ئەمانە جا هەموو جارێ با بڵێن ئیتر کە باە بە ژەدال ئاوژی داژانە کۆکەلەوە خێلا با بلۆین شێ دەبووم بەو یەکسەر بە لەسا بوو جا ئەحمە و بێکەسی شکەیەتە ناو بازاڕقاڵە ژەدال من ژەڵم بەنێ جا بەنێژ خزمێکم هەیە با بڵێن کاگەحمەوە زانێت کە قسەی بۆ ئەەکەی حاجی کە ئیتر دوول لە ڕووی تۆ پەرژنێکی پۆڵین بێت دوول لە ڕووی بینەران و کاگەحمە و هەموو بیسەران و بینەرانی بەڕێز ئەگەر درۆ بێ ئاوا سەرەکەی بۆ لە قێنێڵە بەنی یعنی مەسەلەکە ئەوەیە عەسڵەکەیەتی یعنی حاشا حازری درۆکەی ئەگەر ڕاستی شکێڵە بەڵێ بەڵێ لەبنی هەمانەکە داوەی خەڵک زانانی ئەم ژەدالەتیە ئەو ژەدالە ئەوەیە بە قوربانە بۆ کاگەحمە و هاوڕێی خۆشەویستم ڕێز و حورمەتی مۆتانەی حاجی گیان بۆ شابگیان من تۆ شەو ڕۆژ پەیوەندیمان هەیە بەتاکید لە کار و چالاکیەکانە بەزار ڕەمەزان تاوا دێ ئیشەڵا بەڵێ بەڵێ نەمانەوە چەندی لێ خواردۆ شابگیان وەڵاهی لەگەڵ یا ڕێن جارێکە بزای نەگەی نەشوێ نانە ڕاستیم پێ بڵێ ئەمڕۆ 26 باڵە 26 لێ خواردووە ئەوە 26 لێ خوارد بەڵا شابگیان من دوو دانم لێ خوارەویش کە چوون بۆ ئێران ڕۆشتن و هاتنەوە ها لە دووخۆلی خروجی ئەگەر ڕۆژاوانان دێمان عازیز من هیچی وامان نەماوە کار ڕۆژمان پاساوێکی بۆیانمەوە ئەحمەقەی ناکە ئاگادارم کاگەحمە و عوزرێکی هەیە نەخۆشخوا برا دەمەتر بە پێ بە سەریعی بڕۆم ئەخنتێم ڕێگە لێ دەبێ ئەوکەم بە قورگمە اینجا گوچی دەست نەمداوە بۆ بەداخەوە دەرمانی وای گەورەشی باشابگیان ئیشەڵا تەندروست باش هەر تەمەندرێژ و خوای گەورە شیفاو بە جەلاجان وی کاک فریاد و کاک ئەحمەد بەڕاستی قەسێکی زۆر مالە کاکە بەسەر کاک جەلال ئەڵێ کاک جەلال هیچ یادگاریەکی لەگەڵ کاک ئالانی زەڕە بەیە ئالانی زەڕە برای بەڕێز و خۆشەویستم هەڵبەتە ئێستا بەرپرسی پەیوەندی هونەریەکانی ڕادیۆ میلی گەڕیانە بەڵێ بەڵێ ئەهەنجێکی بکوزاوەمانە بوو لەگەڵ کاگالانیشە کاگالان گۆرانیەکانی با بڵین زیاتر گۆرانی هەڵپەرچێ و شاد و ئەوە بوو تۆزێ لە بەندا ئالان کۆڵە با ئیتر کابرا لە سەرچۆپیەوە هەڵەپەڕی گوتم کاگالان تیاوتم ئەو پیاوە دوو جار دە دیناریە ناوە بەشم کەلیمەیەکی بەسەرا بڵێت وەڵا وتی ناوی چییە؟ وتم ناوی کاعومەرە یەک شتی لە پێشەوە وت و کە گەشتە ئەخیرەکەی وتی هەر شادی کاعومارە بە گۆزەی ئاوێ دێنێ ئاخر کاکە گۆزە ئافرەت ئەیگرێتە دەستی و ئافرەت لەکانی ئاوی بێنێ وەڵا کاعومەر هەر ئاواشانی بۆین کرد و مۆڕەیەکی لێ کردین وتم کاکە وا ناوتی ئەی دەوتم بڵێ بۆ کاعومەرە و کەلیمەیەکی جوانی بەسەرا بڵێ وەڵا ئەم جارەیان وتی بە شادی کاعومارە بەشان گۆزە لە ئاوێ دێنەشانەکەشی بە زیاتر وڵا کاعومەرە وتی کاکە چەنەڵی ئەدەمێ بەس بەسەر مامەیڵێ بە قوربانتی بوتی بەقات و چاکەت و هین کەوا پانتۆڵەوە من سەرچۆپیم گرتووە وتی ئەوەی کە توی لێ ئەبێ ئافرەتێک بێ دەسێجلی کوردی لە بەرابێ پشتێنێکی بەست بێ پشتێنێکی شن گۆزەکەشی ئاوا گرتبێ و لەچکەیەکی کردبێ وتی با حیا ئابرومە بە بەسەر مامەیڵێ سپاس دەکەم چەندی ژەڵێ ئەدەمێ ڕێزمەیە بۆ کاگالان جا کاگالان شتێکی خۆش و ئەو کاک فەرەیدون هەیە ئەوە زۆر جار بۆ ئەحمە و بێکەسی بازەکەم زۆری پێخۆشە کاگالان و کاک فەرەیدون دەنگەدەنگێکی بەسیتیان بوو با بڵێن لەسەر کێشەی حەفلە ئەوانە بوو بم بوورەداوی ئیتر ئالان تۆزە تینە قسە ئەکا و هینی کردبوو وەڵا کاک فەرەیدونی ژات هاتبووە دەرەوەی یەکس لەیلەیە بۆڵ یا بۆ دوکانەکەی ما بەسابداینەوە دوای سێ چوار دەقەون زانی
کاک فەریدون دەستی کردبووە ملی ئالان و قسەی بۆ کرد منیش لە دوا ئاوە گوێم گرتبوو ئەوی بە قوربانەوە لە ڕووی نازەوە لێم نایت ئەگەر خۆ دەزانی ئێمە برایەکی وتم باوکە ڕۆمە لە ڕووی نازەوە لێ داوە هەش 4-5 دەرچووە جاوەرە ئەمە ئەگەر بەجددی لێ وتی جۆخۆ من بەجددی لە هەچ کەس بم یەکسەری کوشمتم بە قوربان لە من نەیقەت ڕێز و حرمەتم هەیە بۆ کاک فەریدون چاوەکانی مازەکە قوربانم کاک محەممەد مامەڕەژە لەوەم زانی کاگەلان مەسوولی پەیوەندیەکانی دەرەوەی وڵاتە بەڵام بە ساقەمی دەرەوەی وڵات دەبێت هەر پاڵ بیتەوە بەس نە لەناو خۆی شوکاری زیاتر بەسەراس بێرێ ئامۆزایمە حیزبماندانە ناوەڕادوێکی داماوەی وازانێ ئەو بەرپرسانەی کە لە دەروی وڵاتن بەرپرسی پەیوەندیەکان و پاڵیان ناوەتەوە ماگانە بە چەندەها دەفتەر دۆلارە خۆن کابراکاکە مچەشی نییە بە خۆبەخش بەرپرسی پەیوەندیەکانی هەر رادیۆ میلی گەڕیانە قوربانی چاوە بم جا کاک فریادکەر کوچی گلەی لێ کوردین ئەڵێ نوکتەکەی کاک ئەحمەد خۆشناوەتیدا پێش من خست کاکەجانمە پێشەوە دوای نایە خۆ لە پاسانین بە قوربانە بوو فەرمو کاکەجان ئەم خەرە پێشەوە کاک فریاد ڕێزم بۆی هەیە هەڵبەت هونەرمەندی خۆشەویست کاکاروان خەباتی هاوڕێیەکی خۆشەویستمە 15 ساڵیش لەگەڵ جەنابیان نابەیەکەوە بووین و ئیشمانە کرد و ئێستەی شەر هاوڕێیەکی زۆر شیرینە لە دڵما بۆ ئاهەنگی بکوزاوا چوین بۆ ڕانیە کاک فریاد هەڵبەت من و کاکاروان لە پێشەوە دانیشت بووین لە دواوەش جیازەکان و کاکەیوانی تیابوو با بڵێ ئیتر کاکاروان هەموو ئینسانە هەریەکە و لە شوێنێکیا هەیە دوو لە ڕووی ئێوە لە قاچایەتی هەیە لە دەمیایەتی کورە هەیە لەم پەنایگوێیەتی هەشە لە بن باڵیایەتی ئیتر ئاوا دەستی کردبووە ملم دەستی خستبووە سەر با بڵێن دەرگای سیارەکە و جامەکەی دایا بووە منیش لە بینی سایقەکە و کاکاروان نبوو ناو بەناو هەوایە گەهاو تۆزە سیانی ئەیا لەم و لەمیشۆ تەوزیعەکەەوە و دکتە بۆ من وڵا گەشتی نەسەیتەرەکەی پیرەمەگرون و دەرچوونتی جەلال وەسع چۆنەوت مڵاهی ئەگەر یەک تاڵیان بژێنیتەوە وەز ئەم زۆر وتی بۆ وتم هەرسێکی و هەڵکردووە کوێر بوو بیکە بە خاتری خواوتی ئاخر بۆچی کوورەوتم بنباڵە مرد و نەبرێ مردم وتی ئەها ماڵە ئاوا بێ آخر خۆ بەخوا بۆنی نایە کوورەوتم چی بۆنی نایە بە شەرەف و ناموسم جادەکە بۆ بە یەکسایی لە بەرچاودا هەر کوێر بوو خۆشەویستی مەیە بۆ کاک فریاد و بۆ کاکاروان خەباتی جێگەی ڕێزە بۆ من پەیوەندێکی تەلەفۆنیمان لەگەڵە کاک سامانی خۆشەویست لە قەڵات زێوە کاک سامانجانم کاتەوە کاک سامانجان باشی قوربانە بمە حواڵێ وازانم مەگەر دەنگی تەلەڤیزۆنە رادیۆ کردوتەوە کەسی کەی عەزیەت نەبێ رادیۆکە و ئەی چییە دەنگێک تێکەڵە بێ لەگەڵ دەنگی بەڕێستا والله هلا لە کۆنتڕۆلەوە لە بیراتی وا بوو بەخوای سملانی ئێستا تەواوە عیبی تاوە شەبەکەی بەڕێزلانی شوێنەکە شەبەکەی زەریبێ ئەبێ شەبەکەی زەریبێ بەڵێ بەڵێ ئەدێرەکەی بوو والله دانێش ئەریە بەزانێرەکەی بوو باید چاکە بێ دانێش شەبەکەی بەسڵ نەبێت پەتاتە بێت پیاز نەبێت قوربانە بم چای فەرموو ساعود ماتەکەم مامەسامان چای کاکە دەلال ماتەکەم دەخۆشی بەرنامەسوانەتان لێ دەکەم قوربانی دڵێ بم چاوتا ماتەکەم وەڵای وا کردم و سم دەستۆشتان لێکەم و چاوتا ماتەکەم هیوام سەرکەوتنتانە بەڕاستی دڵێ و خەڵکەتان خۆش کردووە زۆر زۆر سپاس قوربانی دڵێ بم چاو ماجەکان ماتەکەم هیوادارم شتی خۆشمان بۆ بژێڕێتەوە مامەد جەلال بەڕاستی بەسەراتەکانی زۆر خۆشە ئینشاءالله قوربانە مامەسامان گیان چاود ماتەکەم ڕێزمانێ بۆ بەڕێست و بۆ تاوی خەڵکی قەڵاتی خۆشەویست کاک جەلاجان ئەگەر بە سەرهاتی دوانی کەمان بۆ بژێڕیتەوە ئیتر بەرەو چاخۆ ماشەڵایەک ئەمپیسریم و حاجی بۆ دەدەقەیەکی کاتی بەرنامەکە گەرما بێ دوو دەقەمان ماوە کاگرەباز دوو دەقەمان ماوە باش ئیتر منیش بە ڕۆژوم و بە ڕێزی شوازام هەر بە ڕۆژووی خوای گەورە ئیشەڵا لە هەمومانکەوە برا بە ڕێزانر بۆ خاتری 4000 پێغەمبەر یەک پەیوەندی تەلەفۆنی ترمان لەگەڵای بە ئەو جاینە و لای بە ڕێز کاک ڕازگۆمان لەگەڵە کاک ڕازگۆجانم کاتۆ باش ئەم کاتەوە ئەم کاتێکم باشکە حاجیجان قوربانی دڵێ بم تۆ چۆنی برای بەڕێزم یاخوا سەلامەت بی دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم یاخوا هەر سەرکەوتو من کە حاجیجان بە خێراتی کاژرالی ئەزیز و خۆشەویستی شەکەم دڵی دڵ قوربانە بم مامە ڕازگۆجیان یاخوا هەر سەرکەوتو من کاکەوە گوێم لێ بوو لە ڕادیۆکەوە بەتەمان بچن بۆ هەولێر گیان بەڵێ دوای ئینشەڵا دوای جەژن وتم وەڵا عەزێت نەبێ هەر لەگەڵ خۆتانە ناوی من و حەمە و هاوکار و دابان و کاکرەبازیشی تێکەن بۆ خۆت ناچین شت وەرگرین بۆچی ئەی وەڵا برا ئێمەش گەین
ئەوەم زانی وەزانین بۆ هاسو خۆشتەڵی ئێمە بۆ جۆرجیان ناچین مرد و نەمرێ ئەوە هەولێرە توانی خۆ بە سەعات و نوێ بچیت و تەواوی حەزەکەی ئێمە بابڕێ کە گەشتی نەیە تەلەفۆنتان بۆ کەناڵی وەرە ڕێگا ئاساییە کاک جەلاجان ئەتوانین ڕاوماسێکی کاگار ئەزڕەماتی گەڕیتەوە بە قورعان جێڕامەوە هەمووی تۆزێکە ئەی چ خەوتە بووی تۆ گوێم لێ بوو گوێم لێ بوو ئەوە تو ڕەمە کازانم ڕێزمان بۆ جەناب کاکە ڕاستگۆجی قوربانم کاک جەلاجان تۆ برای گەورەی منی ئەزیزی خۆشەویستی قوربانە بم سپاس دەکەم کاک سامانجان زۆر خۆشحاڵ بووم دڵی دڵ تۆ بەشێکی لە دڵی ئێمە کەسێکی ماندوو خۆشەویست لەگەڵ کاکە هەموو خۆشەویستانی ترا بەڕێزن زۆر سپاس دەکەم کاک سپاس بۆ پەیوەندیەکەم چای منی کاک جەلال طبعا کێ کاک فریاد کەرکووکی ئەوە هات ئەوەی کە ئێسەکانە داوای کردی منتان باشە پێڵێت ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە و خۆشەویستان دوای ئەم پەیوەندی ترمە دوا پەیوەندی و ئەچێنەوە لای نوکتێکی کاک جەلال و تر کۆتایی بە بەرنامەکەیت کاک فریاد کەرکووکی ئەم کاتۆ باش هەموو کاتێک باشی قوربانی دڵە بم تۆ چۆنی برای بەڕێزم ماتەکەم ممنونە کاک فریاد کەرکووکی تۆ هەر لە قەبەکە و کاک فریاد کەرکووکیە لە کەرکووک دانیشی وڵی لە قەبەکەم کەرکووکی خۆش لە کەرکووک دانیش قوربانە بەم ڕێزمانێ بۆ بەڕێز و تاوای خەڵکی کەرکووکی خۆشەویست قوربانی بە قوربانە بم کاکە فریاد گیان ئێوە باشن تو باش کاک جەلال کاک فریاد ماوەیەکە لە بەرنامەکانمان کەرکووکی هین ناکەم بەدی ناکەمەوە بۆ تۆ خۆتان دیارینەوەیە وەڵام من دیارم برا خۆم یەکشەمەی پێشوە من بەرنامەمە بوو بمبورن من بۆ هەفتە بەرنامەم نەکرد داوای لێبرد نەکەم قوربانە بمەڵە پای گەۆرەش فایدایەکیش بە ئینشەڵڵا دەسەکانێ ماجەکەم سپاس دەکەم زۆر زۆر گەورەی منی کاک جەلالەوە هەر بۆ خۆشی کۆمنتەکانم زیاد کرد بۆی بیرت نەکردەوە لەبەرەوەی لە قسە خۆشەکان تۆ بێبەش نەبووم بۆیە ئەو کۆمنتانەماوە زیاد کرد زۆر بەڕێزی قەیچێک ئاساییە قوربانە ویستی کاکە فریاد گیان دەسێ ماجەکەم سپاس دەکەم ڕێزی حورمەتمەیە بۆ کاک حاجی سامان و بۆ کاک جەلالش دڵی کاکە فریاد تاجی سەری دڵی دڵ لای گەورەمی دەست خۆش ئێمەش حورمەتمان هەیە بۆ تەواوی کەرکووچیەکان خۆشەویستن لە دڵی من و حاجیشە ڕێزمان هەموو کەرکی ئێمە هەر هەر لە کۆنەوە وتراوە کەرکووک دڵی کوردستانە قودس و دڵی کوردستان ئارە بەخوا تێکەڵە تێکەڵ قوربان و ساد بۆ پەیوەندیەکەوە طبعا حاجی با ئەمە بکەین بە کۆتا و کاک دابان زۆر بەخێر بیت هەردوو چاوە دابان گیان سافی جا ئەمڕۆ هەردوو کیشمانین ئیشکال هەبوویە ڕێک کاک ڕێبازە بوو بەژێر دەسوو پێ خۆی دزیەوە کاک دابان نازانم خۆت دزیەوەیاتی ئەڵە لە کەرکووک بووم تو خوا چوو خانە نشینی وەرگێ ئێستا ئەو برادرەمان لەگەڵا بوو لە کەرکووکەوە کاک فریاد چوو خانە نشینی وەرگێ طبعا حاجی لەسەر ڕەمەزانی پیرۆز ڕۆژێ لە بەردەمی مزگەوتی گەورە شتما کڕی ئێوارەی ڕەمەزان بوو ئاوا سەعاتی ڕۆژی ما بوو وەک وا ئێست ئەم کاتانە دوو عەرەبانەچی بەڕێ شەڕیان بوو جا ئیتر یەکێکیان خوا لێی قبوڵ کا بە ڕۆژوو بوو ئەوی تریان بە ڕۆژوو نەبوو ئەوەی خوا پێی ناخۆش بێ بەو کابرایی بوو ئەمی ژەی و کورە بە ڕۆژوم ئای بە عیب ئەویش بە ڕۆژوو نەبوو جگەرێکی ناو بەلادەمەوە جنێویە بە کەیفی خۆی جنێویە هەردانی بەخۆی ئەگر وەڵای تر منیش چوومە پاڵی وتم خاڵی گیان گوێمەیرێ دان بەخۆ تا بگرە کاکە گیان تۆ بە ڕۆژووت و ئەو بە ڕۆژوو نییە و ئەو تەمەنی لە تۆم ناڵترە کورەوتی کاکە ئەی هاوار کورە دڵم تەقی کورە خەریکە شێ دەبن هەر جنێویە دوو سێکیش بەویانەوە کاکە جنێومەیە یەک عەرەبانی تریش لە پاڵی ئاوەستا بوو خورمای لەسەر وەڵا ئەمیش ئاوا بە هیچ وتی بەکوێرە هیچ چاوی شەیتان یەک دەنە خورمای خستە دەمیەوە 2 کیلۆ یەکی بۆ هەڵگر کورە وتی وەرە خوا ئاگای لێ بە 20 نەفەر ناگیکە ئەنجا ئەمی تریان نییە ڕایە کرد و ئەم بە دوایە کورە ئەی و حەقی ڕۆژۆکارەی کوژم منیش دوای کەوتب بووم کاکە فیدی هەیە وتی مردوو مرێ لە من بووی بە مەلا مەزەر تۆی لاقەو چییە فیدیە نییە فیدیەکەی ئەم 2 کیلۆیە ببیەم بە تەپڵی سەریا ئەو ڕایە کرد و ئەم بە دوایە وتم وەڵا حەقی خۆیەتی بی کوژە قەسەم بەخوا ئەنجا ئەو هاواریە کرد کاکە نەکەی من کردم تۆ نەکۆرە ئەی و ڕۆژوەکەم جا ئەو نەجوان ئاوای کرد دەبێ ئاویشی بینی وتی تۆ یەک دقە قوڵ 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 نایبەتەوە وتم بەحساوەکە ڕێک بێتەوە تازەشکان وتە ڕێز و حرمەتم هەیە بۆ جەناب بۆ بەرنامەکە داوای لێبوردنەکە مەگەر شتێکی خراپیشم وتم بێ خەجاڵەت زۆر داوای لێبوردن لە هەموو بینەران و بیسەران کاک جەلال زۆر ناخۆشە کەسێ بە ڕۆژوو بێ و کەسێک کە بە ڕۆژوو نەبێ ئەو کەسە تووڕەکە و لە میزاجی بە ئەمانە طبعا ئەوانەی کە بە ڕۆژوون تۆزێ کەم تەحەمولن
توینیانە برسیانە حماسەتیان نییە یعنی توانێت ئەویان نییە یعنی زۆر مناقەشە بکەن بەڵام ئەوانەی کە بە ڕۆژوونین یعنی بەڕاستی غەدرە و جێ قوبڵ نییە تۆ تێ کابراایکی ڕۆژوان قوبڵکەی خۆی ئەو برادرە شتێکی خراپی کرد زۆر شتێکی خراپی کرد زۆریشیان پێ بەڵامی تر حەقەکەشی وەرگرت لەیانی باشی خوا ئێمە گەبڵێم بەرەو کۆتایی بەرنامەکە ئەڕۆی کاک جەلال جەماندوومان کردی بەڕاستی من زۆر سپاسی بەڕێز دەکەم کە لە کاتی خۆشە گرت و کە دایکێت تەندروستی تاوانێت لە نەخۆشخانەوە هاتی توانیت بەرنامەکە بەڕێوەبەریت و بی بە میوانێکی ڕۆحسووکی خۆشەویستی من زۆر سپاس دەکەم کاک جەلال خۆشەویستیت تۆ برای منی یەکێکە لەو بەرنامە پێشکەوت و سەرکەوتوانەی جەنابەت کە ئیشەڵڵا دانەبڕی ڕەمەزانە تۆزێ دڵمان بە خۆمان دانەمێنە ئەکتیفی ئام هەموو کەناڵەکانی کاجەلا بە ڕۆژوو بم بەبێ مبالەغە حەزمە کرد بەرنامەکەم خەمە دوای ڕەمەزانەوە بەڕاستی بە شەویش یعنی لەوانەیە بەهۆی تەراویح و ئەمانەوە خەڵک زۆر کاتی نەبێ دانیشە بەدیا بەرنامەکان و من پێم باش بوو هەر لە دوای ڕەمەزانەوە دەستین بە پێشکەشکردنی بەرنامەکان بەڵامی ترم بەرنامەیە چۆنە لە سەردەقێکی ماشکان بۆ دوای جەژن زۆر زۆر خۆشحاڵ بووم کە لە بەرنامەکەی جەناب تا بەشدار بم قوربانە بم بە خۆشحاڵیەوە جەنابیش پێشکەشکارێکی خۆبەخش و ماندوونە ناسی ئێمە سپاسی جەناب دەکەین لەوا چێ بۆ ئێمە تۆزێ شوێنەکانمان نزیک بێبەست بۆ جەنابێت دوورە زۆر زۆر سپاس دەکەین خی گەورەی ئیشەڵڵا لە ئێمە نەسەنێ تۆیش ئەکتەرێک و چۆن کارکتەرێکی زۆر زۆر ڕۆحسووک و شیرینی من جارێکی تر و 100 جاری تر خۆم بە خۆشحاڵە زانم کە لەگەڵ جەناب تا دانیشتم گەورەکردم بەڕێزی من زیاتر گەورە بووم زۆر زۆر سپاس بۆ کاکە ڕێباز و کاک دابان و کاک ڕازگۆ و کاکە حەمە و کاک جەزا و کاک بورهان کە لێرە ژنین جەنابیان حرمەتم هەیەشتەوە من ویستم بیڵێم بەڵام تو تاو کاک ڕێباز زۆر ئەرکی کێشا ئەم شەو داوای لە یەکەم ئەمڕۆ ئەفو کاک سامان خەجاڵەتم ئەگەر قسەیەکی کردبێ لە بەرنامەکە تا زۆر داوای لەبووم بەرنامە خۆ نییە برا ماڵی خۆتە قوربانە بم منیش دووبارە ڕێز و خۆشەویستمەیە بۆ ئەو بە ڕێزانەی کە کۆمنتیان ناردووە و نەمانتوانێت کۆمنتەکانیان خوێنیەوە چاوی ئێمە دڵی ئێمە ڕۆحی ئێمە نەبێ بە گەوری خۆتان ما بەفرن ڕێز و خۆشەویستمەیە بۆ کاک ڕازگۆی خۆشەویست لە مۆنتێر کاکە حەمە بۆ پەیوەندەکانی وەرەگرت بۆ کاک بورهانی خۆشەویست بۆ کاک دابان کاک ڕازگۆ ڕێباز عەفو کاک ڕێبازی خۆشەویست بۆ کاکە بورهانی خۆشەویست لە پشتی کامێرەوە چاوی یەک بە یەک ماچەکەم بۆ کاک دابان هەر لە بەشی مۆنتێری کە ئەویش دووبارە ماندووە لەگەڵمانە چاوی هەموو لایەکیان ماچەکەم خۆشەویستان هەر بە ڕێزێک ئەیەوێت سپۆنسەری بەرنامەکانی ڕادیۆی میلی گەڕیان کا یاخود هەر ڕیکلامێکی هەیە بێوێ لە ڕادیۆی میلی گەڕیان ڕیکلامەکانیان بڵاو بێتەوە ئێمە بە خۆشحاڵیەوە لە خزمەتیانان هەم سپۆنسەری بەرنامەکانی ڕادیۆی میلی گەڕیان ئەتوانین هەم لە بە شێوەیەکی پرۆفیشناڵانە بە وێنەگرتن مۆنتاژ هەموو کارەکانیان بۆ ئەنجام بین بە نرخێکی گونجاو لە خزمەتیانان ئێمە بە ئێوە جوانین ئەگەر ئێوە ڕیکلام بێنن بۆ ڕادیۆی میلی گەڕیان ئێمە بەرنامەکانمان زیاتر بەرەو پێشەوە ئەڕوا بەڕاستی پێتان بڵێن ئێمە بەبێ هیچ داهاتێک بەبێ هیچ ئەوەی کە هیچ کەسی هاوکاریمان بکە ئەم بەرنامانە و ڕادیۆی میلی گەڕیان بەڕێواتێ بەڵام کە ئێوەی خۆشەویست توانن هاوکارمان بن هیچ نەبێ بە ڕیکلامێک توانن سپۆنسەری بەرنامەکانی ڕادیۆی میلی گەڕیان بکەن ئەوە ئێمە بەرنامەکانمان بەرەو پێشتر ئەڕوا و هەم بەرنامەکانمان گەورەتر ئەبێ کاک جەلاجان ئێمە چاوەڕوانی ئێوەی خۆشەویستین ڕێز و خۆشەویستیمان قبول بفەرمونون خوای گەورە ڕۆژ و عیبادەتی هەموو لایەک دووبارە قبول بکات تا ئەڵقەیەکی تری بەرنامەی هەلەو حاجی ئەکەوێتە دوای جەژنەوە ڕۆژی شەممان کاژمێر 3 بۆ 4 لە خزمەتی ئێوەی خۆشەویستا بین هەر لە خۆشییا بن هیواداری لەکەم و کورتیمان ببورن خوای گەورە تەندروست باشتان کات و هەر لە خۆشییا بن